بەشی یانزەیەم لە ڕۆمانی زەبیبە و پاشا. زەبیبە پاش ڕێکەوتنی لە چەک پاشا لە سەرجیابوونەوەی لە چەک هاوسەرەکەی بە ڕەزامەندی خۆی بۆ جێبەجێکردنی ئارەزوەکانی لە ڕزگاربوون لەو دوولایی ڕوبەڕووی ببووەوە لە هاتوچۆ لە نێوان کۆشکی پاشا و ماڵی خۆیدا کە هاوسەرەکەی و ئارەزوەکانی یان با بڵێن هەڵسو کەوتەکانی بە چاوپۆشین لەو پەیوەندیە هەر شتێک ئارەزوی بکات یان لە پایکارێک بێت بەڵگەی بوونی خۆی لەگەڵیدا نیشان بدات یان ڕەنگ دانەوەی سەرکەوتنی بێت بەسەریدا و ئەویش دەیخاتەوە ژێڕ کێفی توانەکانی بە هەر ڕێگەیەک لە ڕێگەکان بێت. ئایا بە قسەی ناشرینی ڕوبەڕوو بکاتەوە یان بە زۆر بیخاتە ناو جێگا یان بە لێدان بە هەر هۆیەکی تروهات بێت. لەبەر ئەوە بووە وە خۆشەویستی پاشا و خەڵکیش لە چوارچێوەیەکی زۆر فراوانتر لە کۆشکی پاشایەتی باسی دەکەن. ئایا لە سەیکۆلۆژیەتی خەڵکیەوە نییە کە خۆیان پیاوانە بکەن بە ناودارەکان یان لاسەریان بکەنەوە بە شێوە نەخۆشیەوە وا خۆیان دەربخەن کە لە هەندێک خەسڵەت و شێو و هەندێک ڕووکاری دنیای و جموجۆڵ یەکتر دەگەرنەوە و یان ئەو دروبەرگانەی هەندێک لە ناودارەکان لەبەری دەکەن. لەوانەش شێوەی دانانی مۆدیلی قژ و ڕێش و درێژی و پانی سمێڵ و جۆری و پێکەنینەوە بزە و قاقاکردنی و هەندێک شێوەزی تر یان ئارەزوو بکەن هەمان جۆر و تومبێل بکڕن کە ناودارەکانی سواری دەی نەسب و چاکەت و گۆچان بەڵام نەک عەگال لا بەڕووی عەگال لام سەردەمەدا هەگری کۆمەڵێک لە عیبەیە کە لەسەر هەندێ ناودار و یان هەندێ لا میر و پاشاکان و هەوڵەکانیاندا دەبێندرێ ئەگەر وانە بووە عێراقیان ڕزگار دەکرد. ئەو کاتۆش سەرگەورەکاندیان خستە سەریان ئەوەش دەبووە پاکینیەتی عەرەبی و باشێوەیەکی گشت عێراقیەکانیش مەعوزەتەینیان دەخوێن کاتێک دەیانبینی بەسەری هەر ناودارێکی عەرەبەوە. ئایا لە ناوریتی خەڵکیەوە نییە کە خۆیان بە ناودارەکانەوە پیاوانە بکەن بە تایبەتی ئەوانەی لە شێوەیەوانی تر دەردەداریان دەدۆزنەوە بۆ شاردنەوەی پەتاڵی ناوڕۆکیان یان باوپەڕی ڕقەوە پێچەوانەکاریان لەگەڵدا دەکەن بەبێ هیچ بیانوێک. هەر بۆ هۆیەوە بەتاڵی ناخیان نیشان دەدەن. هۆشمەندەکەوتی پاشۆی پێکەنی وەک ڕەنگدانەوەیەک بەهەزکردن بەوەی پێویستمان پێیەتی کاتێک گوێ لە جدیەتی پاشۆ زەبیبە دەبێت لەوەی کە گاڵتە و پێکەنینە یان لەو شێوەیە بێت و دەستی کردەوە بە درۆژەدان بە باسە سیر و سەمەرەکەی بەڵام پێویستی بە گوێگرتنی باشی گوێگرانێتی تا لە ناوەڕۆک و مەبەستەکەی تێبگا. پیرێژنەکە زیرەکەکە دەستی کردە و گێڕانی حکایەتەکەی بەوەی هەندێکیان ناوەتە خوازە بە نزیکەوتنەوە لە پاشەکان و ژنەکانیان و منداڵەکانیان. ئایا ئاوات خواستن لە ڕووی باسەکە دەوەی گەڕان بە شوێن ئارەزوی بەدەستێنانی ئەوەی کە دوورە لە توانەوە و کاتەش دەبێت ئاوات خواستن نەگەڕان. بەردەوامبوون لەگەڵ ئارەزوەکانی با دەرکردنی هەر بێزاریەک کە تایبەتمەند دەبوو پیرێژنەوە و بە هەر کەسێک لە تەمەنێکدا بێت بە گەشتن بە گەنجبوون تا بڵێ خاوەن بەوە دەبینی گەر بە وردی گوێ بگری کە لەم شەوەدا یەکێکە دەست بکەوێت و بە وردیش خەیاڵی لێ بکەیتەوە یەکێکی تر دەڵێ کە هاوتەمەنێتی یان پیرتر ئەی تۆ کوڕە دەتبینم خەیاڵە دەڕۆیشتوتە لە یەکێک لە کچەکانی پاشا. لەگەڵ هەر بڕزواندنێک لەم جۆرە هەموو دەست دەکەن بە پێکەنین و هەمومان بەو پەڕی حەزە و گوێ دەگرین. پاشان درێژە بە چیرۆکەکەی دەدات و دەڵێ زەبیبە لەسەر پشتی ئەسپشویەکی گەڕایەوە بەرەو ماڵی خۆی. پاشۆی پێداگر لەسەرەوەی بەتەنها بڕواتەوە و هیچ کەسێک هاوڕێی نەبێت سەرۆڕای ئەوەی پاشا زۆری لەگەڵدا بوت بۆ ئەوەی یەکێک لە هاوڵانی لەگەڵدا بنێرێت بەڵام نەی هێشت دەمەڕوو بدات تا خەریک بوو بیکاتە بڕیار بەڵام چاوی بەدا کۆکی زەبی بکەوت لەبەرەوە ڕێگەی پێدا کە بەتەنها بگەڕێتەوە بۆ ماڵ و خۆی بخاتە باری شەرمەزاری بەهێنانەوەی ئەو هەموو ڕوونکردنەوانە و وتی دیارە خەمۆشکۆ بڕیارەدا و زۆر بەپەلە دەرم بخەی وەک چۆن شاژنەکە لە ناو کاژاوەیان دەردەخەی بەوەژناوم دەسووتێنیت و توانای کار لێکردنم لەسەر خەڵکی دەبڕیت لەبەرەوەی یەکێک لە گرنگترین توانەکانی کارتێکردنم لەسەر نێوەندی نەتەوەی ئەوەیە نزیک کەوتومەتەوە لە دەسەڵات و سەرچاوی بڕیارەکان بۆم بە بەشێک لەو نێوەندە و نەک بە ڕۆح و باقڵ بە تەنها و بەس بەڵکو بە جموجۆڵ و هەندێک لە شکل و شێوەشم لەبەرەوەی بوومە بە نێوەندیان و بەشێک لە ژیانیان. ئایا دەتەوێت بێبەشم بکەیت ئەی خامۆشکۆ لە هێزی کار لێکردنم تا ئەمڕادی ڕقت لێ هەڵگرتم کە دەتەوێت ڕێگربی لە کەشتی توانم بپەڕێتەوە و ئازادیم لێداگیر بکەیت کە هەردوو باڵەکانمە و بەنێو دارەکاندا پێدەفڕم و خۆشی لە جوانی گوڵەکان دەبینم و لە شاقی باڵ دەدەم هەر چڵەدارێک لەسەر ئاودا بێ لە سەری دەنیشمە و خۆشی لێ دەبینم.
ئایا تاریکی و چنووکی شەوم بۆ دەخوازی کە ڕێگەی بینینی چاوم لێدا دەخا یان ڕۆژگای دەڕۆن. ئەم شتانە هەموو زەبیبە بە پاشۆی ورد لەگەڵەوەی جددی بوو، بەڵام تۆزێکی ژنەرمۆنیان بۆ بەزەی پێکەنین سەر لێوی گرت کە دەڵی شەهەد پێمانوت ئەیدایە گەورە شەهەدەجیا وتی هەنگوێنە. ئاو کاتێک سێرمان کرد زۆربەمان زمانمان بەسەر لێویدا دەگێڕێت و دیار بۆ لێوی دەلێسایەوە بۆ دەربڕینی یارەزوی هەنگوێن. دای گەورە بەردەوام بوو لە قسەکردن. زەبیبە سواری ئەسپە شوویەکەی بوو، ڕووکردە ماڵێکی خۆی کە 5 فەرسەخێک دوور بوو لە شارەوە. لە هەردوو لای ڕێگە خۆڵیەکەی و کە پێدا دەڕۆی جۆگەلە و دیاری چڕ هەبوو. پاشاکانی و ڕۆژگارە کەوشکەکانیان لە دەرەوەی شار دروست دەکرد، مەگەر شارێکی نوێیان دروست کرد بە بۆ خۆپاراستن لە شۆڕشی گەلان، بۆەوەی گەل نەتوانێت هەمووایە بە پێ ببڕێت لە نێوان شارەکاندا کە لە بنەڕەتدا سەرچاوی شۆڕشە کۆتوپڕەکان و کۆشکی پاشاکان ئەگرە و کارەیان کرد، ئەوە توانای پاشۆ میرەکان و توانای دار و دەستەکانیان وایە لێ دەکات لە دەروی شارەکانە سەرونبنیان کەن، چونکە کەم کەس لە ناوگەڵدا پێداویستی جەنگی هەیە، وەگەوی پاشاکان و پاسەوان و پۆلیسەکانیان یان سوپاکەیان هەیە، تەنانەت داسان و سادەکانیش وەک ئەسپ و هێستر و حەشتر، ڕم و شیر و کەوان بۆ ئەم خەڵکانە بتوانن هێرش بەرنە سەر کۆشکی پاشاکان. پێویستیان بە کۆکردنەوەی خۆیان و پێداویستیەکانیان هەیە و ئەمەش پێویستی بەڕێکخستنی تایبەت هەیە. ئەگەر نهێن و دەستپلینی تەواوی نەبێت، لەوانەیە ئاشکرا بێت پێشەوەی ئەو خڕبوونە شێوەی هێزێکی بەتوانایی هێرشبەری هەبێت. هەمووەمە لە مێشکی زەبیبەدا دەخولایەوە کە بەڕێوە بوو بۆ ماڵی خۆیان. لە کاتێکدا مێشکی سەرقاڵێمە بوو هەستی بە جوڵانەوەیەک کرد لە ناودارەکاندا. خەرێک بوو لە قەیگ لە ئەسپەکەی بدات بۆ خێرابوون، بەڵام ڕێگاکە باسب سوارەکان گیرا لە کۆمەڵک پیاوی دەمامەکدار و شیرەکانیان لێ هەڵکێشا بوو. ئەگەرچی ئەویش هەوڵی دازایانە بەرگری لە خۆی بکات، بەڵام یەکێکیان بەدارێک یان ئاسنێک دای بەسەر ئەو دەستەی شمشێرەکەی هەڵگرتە بوو، لە جوڵەی خست بۆ کاتێک هەتا شمشێرەکە لە دەستی کەوت. لە کاتێکدا دوو کەسی دیکە سەرقاڵیان کردبوو بە شمشێرەکانیان بۆی دەموچاویەوەی لێدا نەبێنێت. یەکێکیان شمشێرەکەی هەڵگرت، پاشان لاستەکەی هێنایە خوار و هەردوو دەستیان لە پشتەوە بەست. یەکێکیان بە پاڵدارەکانی نزیک شقامەکەدا بردی بۆ ناو قۆڵایی دارستانەکە. لە کاتێک داوانی دیکە کوشانەوە لە شوێنێکی دارستانەکەوی لە تێکیا بوو، هەوڵیدا بخاتە سەرزەوی بەبێ ئەوەی هیچ قسەیەک بکات. لاشەوەی جوڵانەکەی زانی با نیازە دەست درێژی بکاتە سەر، چونکە دەمیان بە پارچەیەک بەست کە کابرا بەدەستیەوە بوو بۆەوەی هاوار نەکات و داوای فریاکەوتن نەکات. ئەگەرچی زۆر هەوڵیدا بەرگری بکات، بەڵام لە ئەنجامدا ناچار خۆیدا بەدەستەوە، چونکە ئەو سەگە بەڕەڵای هەموو گیانی خوێناوی کردەبوو. بەلێدان لە هۆشت و دەست درێژی کردە سەر بەبێ هیچ شتەوانێکی پیاوەتی و کە لە پاش خۆشینەوەکانی هەر شەرمەزاری دەبن لەو کاری. لە ناو پیاواندا گوێی نابێتەوە یان ناوەکانی بتوانن بەسەر بەرزی هاوسەری خۆیان دیاری بکەن. ئەمە ڕوودا و ئەو تاوانبارە پیوە و زەبیبە لە هۆشتووە، پاشەوەی توانای بەرگریکردنی لەدەستدا کە دەست و دەمی بەسرا بوو، بەڵام تاوانباران لە یادیان کرد کە چاو و دەمی گرنگترین شوێنی کاردانەوەیە یان دەتوانێت ئەو کارە بکات. کاتێک تاوانبارەکە سنگی دەخستە سەر سنگی و لەو پەڕی گشتەی ئاژەڵیانەدا بوو، ملی کەوتە لای دەمی زەبیبە. لەم کاتەدا زەبیبە ددانەکانی گرکرد لە ماسولگەکانی مەلی بە توندی گازی لێدا. ئەگەرچی ئەم دەم و چاوی خوێناوی کرد بە لێدان دەمولوتی گرت دەمی کرایەوە. لێرەدا تاوانبارەکە هەستی کرد لە کاتی بەرگریکردندا پارچۆکەی سەردەمی کەوتووە. شوێنەواری برینێکی قۆڵی بەجێهێشت، مۆری ددانەکانی لەسەر مەلی دەرکەوت. زەبیبام جارە بورایەوە بەدەچەر لە جاری پێشوو. لێرەدا تاوانبارەکە دەستە کۆتراوەکەی کردەوە و جێی هێشت. کاتێک هاتەوە هۆشی خۆی سەیری کرد، تاریکە و ناوچەی داگرتووە، بەڵام ئەسپەکەی وەسا بوو بۆنی بە قاچەوە دەکرد، بۆنی بەسەر و ناوچەوان و دەستیەوە دەکرد. کاتێک چاوی کردەوە ئەسپەکەی بینی زەردەخەنەیەکی بۆ کرد. ئەگەرچی لەو پڕی پەژارەیدا بوو هەستی بە زەلیلی دەکرد. پاش ئەو ڕووداوە بەڵام زەردەخەنەیەکی بۆ ئەسپەکەی کرد، وەگاماژەیەک بۆ وفە و ئەزوەرزی. تەنانەت لاژەڵێکەوە بۆ مرۆڤ دووبارە زەردەخەنەیەکی کرد بۆ جیاوازی نێوان مرۆڤ کاتێک لە نزمترین ئەنجدا بێت، تەنانەت لە گوێندارێک کە ڕۆڵی گوێندارێک ببینێت مڵک و زۆر لەوە دڕندەتر. بیاڵسوکەوتی کۆمەڵک شەڕانگێزان بەم جۆرە بوو لە تێک زەبیبە
لا نێوانیاندا یەکێکیان دەستنیشان کرد کەرامەتی بڕوشێنێت لە بەرەوەی بەددان گۆشتی پارچە پارچە بکات گەردە ڕندێکی گۆشتی خواربایە ئەی بناخێڵ سکۆتی مرۆڤ ڕۆڵ واستر دڵ و دەروونی نییە پاش جزا خەودانی با پەروەردە و خوامەدەکردن نەک هەر ئاوەزی بەتەنها ئەگەرچی مرۆڤ تەنها باوەز نابێتە مرۆڤێکی تەواو ئەگەر دڵ و دەروونی مرۆڤانە نەبێت چونکە ئاوەز توانایە تواناش بەکاردێت بۆ کاری چاکە و خراپەش بە یەک ئەندازە گەرامەدەکەری و ڕۆژ نمونەی نەبێت لە هەڵی چاکە لە بەرامبەر عەقڵدا بەو پێیە لە دۆخی زەبیبە لە تەگەم دڕندەی ڕاوکەرەدا دەتوانین ڕاوی چۆنێتی ڕاوکردنی مرۆڤێک بکەین تەنانەت گیانلەبەری ژڕەچاوی هەستی مرۆڤ دەکات ئەگەر خواستی کاری سێکسی لەگەڵدا بکات ئایپۆمی ورچ ئاگاداری مرۆڤ دەکات کاتێک شوانێک دەزێت لاوچیەکان لە باکووری عێراق یان گوندەکانی نزیک گەوچیایانە دەیکاتە ئەشکەوتێک بۆی بخاتە واقعی ڕووداوەکە و ناچاری بکات کاری سێکسی لە تەک بکات بۆ جێبەجێکردنی ئارەزوەکانی هەروەها گوێزی بۆ دێنێت لە سەردارەکان یانوانەی کەوتونەتە ژێردارەکە هەوڵ نادا شەوان بە سەرماڵی جوتیاراندا بۆ هێنانی پەنیر و گوێز و بادەم بەڵکو و تەنانەت میوەش دەرخواردی دەدات بۆ ڕازیکردنی و بەدەستهێنانی ئارەزوەکانی ئەم دڕندە مرۆڤە ئەم کارێکە لەگەڵ مندا کرد کاری مرۆڤە یان ڕاوی کردم بە بەدترین شێوەی ڕاوکردن لەوانەیەم دڕندەیە یەکێک بلەوانی نەیتوانی هیچم لێ بکات پاشەوەی حەسپێل نەیتوانی بم کاتێکێک لە تەقمەکەی کە ڕاوەکەن لە شەوانی مانگە شەودا زەبیبەمەی لە نەخی خۆی داوت بەڵکو خۆز بە ڕاویک بکرد بام بە کەڵبەکانی سکمی هەڵدەدڕی و لێی کوشتم ئەگەرم کاری بکرد بە زۆر لەمەی کردی باشتر بوو چی بەخوا بڵێم خوا بەخشندە و میهرەبانە لێپرسینەوەی لەسەر هەڵوێستی خواستی ئازادە و کاری بێ لەغاو بەهەرحاڵ ئەگەر دڵنیا بم خوش گەنجم نادات بە ئاگر خۆم دەکوژم بەڵام بە پاشوە چی بڵێم ئایا باوەڕ بە بەرگریکردنی ڕاستیم لە کاری خراپە دەکات هەموو تواناکانم خستەگەڕ بەرامبەر هێرشبەرەکە بگرە چی بۆ خۆم بڵێم هەڵسوکۆتم لە تەک دەکردن لەوانەیە لە پاشەمەوانە بێت زەبیبە جارێکی تر پرسیاری لە خۆی دەکاتەوە بەڵام بۆەوەی وەک جاران ببمەوە ئەوەی ڕوودا بەبێ خواست وارەزوم بوو بەرگریم کرد هیچ ڕێگەیەک نەمانەی گرم هەر لە شمشێر هەتا پاڕانەوە وە بیرهێنانەوەی دڕندەکان و خەسڵەتی پیاوەتی تایبەتمەندیەکانی پیاوی ئابرۆمەند سوودی نەبوو تەنانەت ددانەکانشم لە جەنگدا بەکارهێنا ئەی ئەوەی بەددان بە دەنجەنگێت هەتا مردن شەهید نییە یان خۆی دەداتە بەردەست دوژمنێکی چەکدارەوە پاشان دەڵێت ئەو خۆی نەداوە بەدەستەوە بەڵام بورایەوە لە گۆڕەپانی جەنگدا کاتێک باسی جەنگی کرد بە ددان هەردوو چاوی زەق کرایەوە بیری ڕاگرت وەک ئەوەی مەبەستی بوو بڵێت دۆزیمەوە بەڵێ دۆزیمەوە باخێرا پاشۆ ئاگادارکەم ئەیوا باشتر نێژنان کاتێک کارەساتێکیان لە دەقەمێ خێرا هاوسەرەکانیان براکانیان کوڕەکانیان باوکیان یان خۆشویستانیان ئاگادار دەکەن ئەگەر مێردیان نەکردبوو پێشووی لە خەڵکی دیکە بیویستن ئەو کات بە خراپی بیر لەو مەسلەی دەکەن و تاوانبار دەکرێت بۆ هیچ نەبێ پارەکە سوکتر دەکات جگە لە ئاشکراکردنی ئەگەر پاشا ئاگادار کرد ئەوە سەگە گەڕا ئاشکرا دەکەین هەموو دێمانیم تاقمەتەوانبارە ئاشکرا دەکەین پاشا دەتوانین لە دووی هەر کەسێک بنێرێت و تەنیان پێ بشکنێت ئەگەر شوێنەواری لە مل و لەشی دروستم کرد ئەو کاتە هەموو شتێک ڕوون دەبێتەوە پاشانوتی بەڵام ئەگەر پاشۆی نەیتوانی تاوانبارەکە بدۆزێتەوە یان تاوانبارەکانی دیکە ئەوە ناگەێنە من شتێکم پێڕاگەیاندووە لەوانەی لە خەڵکی دیکەەوە نەیزانێت شتێکیشم خستە دڵێەوە کە دەروونی ڕاچوڵەکەنێت بێەوەی بەڵگەی بێتاوانیم دەستکەوێت پاشان دووبارەوەتی ئێگەرزانیشی واتە پەیوەندیەکەمان لەگەڕ دەنڕێت بەڵکو و پرۆسە بنیانراوەکەمان دەکەوێتە داڕمانی مەترسیدار بەڵام بڕیاریدا دەست بە جیاگاداری بکات پاشتونەوەی ماڵی خۆیان و خۆشتن و بەرەگۆڕین بگەڕێتەوە بۆ کۆشکی پاشا هەڵ بۆ پاشا بڕخسێنێت پاش ئاگادارکردنی هەڵسوکەوت بکات لە بەرەوەی پاسەوان و کارگوزارەکان بەم شێوەی ببینن پاش ئەوان پاشا بزانێت لە کاتێکدام قسانە لە مشکی زەبیبە دەخلایەوە ئەسپەکە دەڕۆژ بەبێ هیچ هەوڵدانێک بۆ ڕێنوێنیکردنی چونکە ئەسپەکە ڕات بوو لەسەر هاتوچوو ئەم ڕێگایە ئەسپەکەش ڕەسەنەوە نیار لە ڕۆژ و بارودۆخێتانگانەدا دامانی گرتر دەبێت بەڵکو لێرەوە دەتوانیت نەژادی مرۆڤ بزانیت
ڕەسەن یان ناڕەسەن ئەسپەکە ڕووی کردە ماڵی زەبیبە. سەرەڕای ئەوەی زەبیبە بە زۆر بەرەنخترین شتی ئافرەتی لێدا ماڵرا، هیچ نەما لێ بترسێت جگە لە خۆی. لە پاش ئەو ڕووداوە هیچ شتێک نییە لەو ڕێدا تووشی دڵەڕاوچی بکات. زەبیبە هەستی بە دڵتەنگی دەکرد وەگەوەی تەمێکی دڵتەنگی ڕۆژ لە ناخی دەروونیدا بێت. ئەوەی زانی پاشوی لە ناخی خۆیدا هۆکارەکانی خستە بەر لێکۆڵینەوە. ئەویش دڵتەنگی و تۆڵەسەندنەوە و دڵەڕاوچیە لەسەر خۆشەویستی. کارەکانی لە تەک پاشارێک و پێک بوو، من و ئەو بەخواستی خۆمان بڕیارماندا بوو. ئەمەش بوو لە سەری ڕاهات بووم، بەڵام ئێستا ئەم گۆڕانکاریە ڕوویدا، ئەوە پاشا هەڵوێستێکی دیکەی دەبێت. لا بەردەمیدا دەبم کە بەدەستی وەردانی کەسانی دیکە دروست بوو. دەستدرێژی کرایە سرم. ئەو دەستدرێژیکردنە ژوام لێ دەکات یان بەخۆ بەدەستەوەدانێکی تەواو وەڵسوکۆت بکەم کە پاشا مەناخوازێت، چونکە پاشاوە ڕاهاتووە کە ڕاوێژکارێکی بەم لای کێشە سەرەکیەکاندا، بەڵکو ڕاهاتە بۆ بڕیاری ڕادەست دەرکات، تەنانەت لە بەشێک لەوەی کە پێی دەوت سەرپێچیکردنم لە کێشەکانیدا. کاتێک دەمویست بادێ بۆ ڕێ خۆم دەربڕم، پاشوی ئەو ڕێ خۆی دەربڕی و هەوڵم دەدا ڕای من هەماشوی ڕای ئەو نەبێت، ئەگەر چی ڕای ئەو ڕەواتر بوو یان ڕەواتر بوو لەناو هاوێردانی لە بەردەمەمدا بوو، بۆ ئەوەی بەم کارە ڕۆڵ و دڵ و دەرۆنی گەل بم، چونکە لە کاتی خۆیدا هیچ نزیک بوونەوەیەک نەبوو لە نیوان پاشا و گەلدا، چونکە بنەمای دڵ و دەرۆنی یەکگرتنەوەی نەبوو بۆ ئەوەی یەک بن. لەسەرمە ڕاهاتە بوو هەموو ئەمەی لە مندا خۆش دەویست. لەوانەش جاروبار ڕوە بێزارکەرەکی کەواتە منی نەدەویست بەخۆ بەدەستەوەدان. ئەگەرگری هێزکردن بەخۆ بەدەستەوەدانی داگیرکەر باڵنەر بێت بۆ نەسازی لە تێک هەموو واتە بەرزەکان، ئەوە سەری لەوە سووردەما پێی بێزار دەبوو. ئەو کاتە لێم بێزار دەبوو. لەمانەوە هەموو گرنگی تۆڵەسەندنەوە لە تاوانباران لای زەبیبە زیاتر بوو لە هەموو شتێکی دیکە. تۆڵەستا ڕێژگەری برینەکانی دەروون لە پێش هەموو شتێک نەکزانینی ڕاستیەکان و چارەسەری کارەکان بە کەمترین زیان. بەم شێوەیە زەبیبە لە تێک خۆیدا دەدووە. لاگەڵ ئەمەش هەستی دڵتەنگی لە لاخیدا زیاتر دەبوو، وەک دەڕەندەیەکی خوێنڕێژ و ناوسک و خوێنبەرەکان وجگەری دەخوارد، تەنانەت مامکەکانیشی. بۆ درەندە خوێن مژەی ڕاوی کرد بە دەستدرێژیکردنە سەر مامکەکانی، بانی نۆکەکانی و ددانی شیتاڵ کرد، وەگەوەی لە ئەنقەسەوە بکات بۆی بەرچەوی پاشاکەوێت. بۆ سوکایەتیکردن بە پاشا کارێکە و تاقمە ناتوانێت بەرامبەر پاشا ئەنجامی بدەن لە دژایەتیکردنیدا، کەواتە با سوکایەتی پێ بکەین لە ڕووی خۆشەویستەکەیەوە. داگیرکردن و وێرانکردنی دەروون و کۆمەڵایەتی بۆ وێرانکردنیەوەی مرۆڤی خۆش دەوێت ڕووناتات بە شێوەیەک لە شێوەکان لەسەر لایەنی دیکەی خۆشەویستەکە. بێگومان لەسرم بنەمایە بوو ئەو تاقمە دڕندەیە ئەو کارەیان ئەنجامدا، بەڵام چۆنیان توانی دڕندەترینیان هەڵبژێرن بۆ ئەنجامدانی. چۆنیان زانیەمە توانای ئەنجامدانی کارەکەی هەیە سەرەڕای بەرگریکردن. ئایا سەربازێکی کۆنی هەڵاتوی بێبیان و جەنگ بوو بۆی بەم شێوەیە تۆڵەی لەوەی پێی وایە دوژمنێتی بکاتەوە بۆ چارەسەری ناتەواویەکی خۆی، یان پۆلیسێکی هەڵهاتوو داواکار و بەپێی یاسا بەوەی کەمتەر خەمیە کە پۆلیسەکە نێتوانی لێلا بدات، یان دەڵالێکی ژنان کە بازرگانیان پێوە دەکات بەسەر خاوەن و پارەکان و پیاماقولاندا بەبێەوەی خۆی هیچی لێ دەستکەوێت، بۆی ڕقیل لە ژنان دەبێت و ڕووی ڕاوکردنی دڕندانە بەناوی هەموو نەخۆشەکان و کەسایەتە ناتەواوەکانەوە کە ئەم بووە هێمایان لای پاشا. لێرەدا زەبیبەوتی ئەستەمە سەربازەم کار ئەنجامدان، چونکەوەی لەبیرەکە ئەرکیە بناڕەتی بەرگریکردنی نیشتیمانیە. ئەوەی بەڕاستی خۆی دەخاتە سەر بناغی بەرگریکردنی بە شەرەف لە نیشتیمان بە جۆرێک دۆست پێی سەربڵند کات و دوژمن سەرشۆڕ ئەم کارە ناکات. پۆلیسیش بە چاوپۆشی لای هەندێکمان بۆ چوون هەیە لەسەر ڕەوشتی هەندێکیان کە دەرەنجامی هەڵسوکەوتی ڕۆژانەیە کاتێک گارەزووە کارەکان یەکتر بڕن لە نێوان ئەوانی یەکی بنەڕەتیان بەرجەستەکردنی یاسایە بەواتەی جێبەجێکردنی فەرمانەکان و ئەوانەی پیان وایە ئازادیان جاروبەر پێچوانەی بەرجەستەکردنی یاسایە. بۆیە پۆلیزەم کارە ناکات، چونکە ئەو کردەوە تاوانبارانی لەم ڕوویدا یاسایی نییە. ئەرکی پۆلیسیش تەنها ڕێزگرتنی یاسایە، بەڵکو جێبەجێکردنی فەرمانەکانێتی بۆی خەڵکانی دیکە بەرجەستە بکەن، بەڵکو لەوانەیە ئەنجامدەری ئەم کارەی نەیکرد بە هەما شێوەی ئەگەر بەبێ یاسا بووی بەرەخسایە یان لەسەر بنەمە یارەزوی بەرامبەر
کاتێک ئەمەی لە ناخی خۆی داوت زەبیبە هەستی کرد چڕنووکێکی دڵی لە ناو سنگیدا شێواند و خوێناوی کرد، بەڵام هیچ ڕافەیەکی تایبەتی بۆ منەبوو جگە لە دەرەنجامی واتە گشتی ئەو بارودۆخی تێیدا بوو. پاشە و تەڵەیە هاوسەرەکەی پێیوا بوو زەبیبە ڕوو دەکاتێک کۆشکی پاشا بۆ ئاگاداری بکات لە لاسپا سەراتەکە. ئەوی لە یاد نەبوو کە دێتەوە بۆ ماڵ لەبەر ئەوە بەو بارودۆخە پەشۆکەوە چۆ ژوورەوە بە ئەسپایی. پاش و ئەسپێکی لە شوێنی خۆیدا لە دەرەوە بەستەوە. هاوسەرەکەی نیمچەڕوود بوو کاتێک هاتەنەوە ماڵ. پاش شتنی ئەو خوێنی مل و هەمووتانی لە کاتی بەڕانگاریکردنی زەبیبەدا کە هەوڵی دەستدرێژیکردنی دەدا، زەبیبە لە دەرزی دەرگاکە و هەموو ئەمانەی دی. کاتێک دەیویست بزانێت گەر کەسێک لە ناو ماڵدا بێت نەیدەویست ئەو بار و بەسەر هاتی بزانێت. بێگومان بوو لەوەی کە هاوسەرەکەی دەستدرێژی کردە سەر. ئەو بوو لە چەک ئەو تاقمە تاوانبارە دەستی کرد بە بیرکردنەوەی نوێ بەدەر لەوەی لەسەریدا بوو، یان با بڵین هەموو بە هەمان ئاکاردا نەبوو کە لە پێنەو گەڕاندنەدا بوو لە دوێ ئەو کەسە. پلانەکە شکرایە ئازانی بۆچی ئەو ئامانجەکە بوو لەبەری پاشا، ئەوەی توانای نەبێت لە تەگاغا لەوانە بتوانێت لە تە خزمەتکارەکە یان کەنیزەک یان دۆستەکەی هەوڵ بدات. بەڵام چی وای کرد لەم بۆگە بگێلێت لەم کارە ترس و ناپیاوانە؟ ئەگەر حەسپل و تاقمی میرەکان و دەڵاڵەکانەوەی بێدڵ و دەڕۆنن لە بازرگانەکان بەبەستێکی دیاریان هەیە. ئەی چی وای لەکرام کارە ئەنجام بدات؟ ئەی خاوەنگرێ دەرونیەکان خراپتر دوژایەتی نمونەکانی خێر و چاکە و توانە ناکەن؟ دووبارەوتی بەڕاستی ترستنەوەکە، بەڵام وەک ئەوەی ناپیە و قورتۆکە من ناتوانم ستێشی ئەو شێوەی بووی هەڵخلیسکاوە بکەم. ئەی بۆ کارەکان ئەو سەرچەوێ نییە هەڵە نەکات بۆ بەدەستهێنانی نەزراو. ئایا بش هەوڵیدا وەک پاشا بێت لەسەر بنەماوی هەرکەس ناتوانێت پاشا بێت وەک پاشاکەمان پێویستە هەڵ بدات وەگەوە بێت ئەگەر توانی زیان بە خۆشەویستەکەی بگەێنێت. ئەو بۆ گەنە جیاوازی نێوان بەدەستهێنانی ڕزامەندی و ڕوژاندنی هەستەکان بە پێی ڕۆڕەوی مرۆڤە ڕاستەکان دەستدرێژیکردن ناکات. پاشان دووبارە لە تەک خۆی داوتی بەڵام ئەوەی توانای دەهێنانی نوێ نییە لە بەردەم هاوسەرەکەیدا بۆ ڕازیکردنی ئایا پێی وایە دەستدرێژیکردن نوێ و پێ ڕازیە، یان وەک ئەوەی چارەسەری برینێکی زووخا و لێتکاو دەکات بە شتێکی ئالوودی پیسوە. ئاخ لەو تاوانبارە ناپاکە هەوڵی دەتفێکی لە بکات بە بێدەنگی. پاشان چۆ ژوورە و پاژەوەی لەی دەرگاکە بە جۆرێک جوڵایەوە بۆ یاگاداری بێت پێش چوونە ژوورەی و پێی وابێت نەیبینیوە. بە جۆرێک دۆخەکە هەڵۆز کات یان لانی کەمبی خاتە بەردەم یەکلاییکردنی بارەکە با شێوازێکی جیالەوەی بڕیاری داوە لە ناخی خۆیدا لە کاتێکی جیال لەو کاتی خۆی دیاری کردووە. ئایا گۆڕینی ئامان جوامڕاز و کاتەکان پێویست بە هەڵ و قوربانی زیاتر ناکات؟ ئایا جاروبەر مرۆڤ جەنگەکە نادۆڕێنێت ئەگەر گۆڕانکاریەکان پێویستیان نەبوو یان لەسەری نەڕۆیت، بەتایبەت کاتێک گۆڕانکاریەکە بەبێ هۆیەکی جدی یان پێداگەرتنی ناچاری. ئەمەی لە تەک خۆی داوت لە کاتێکدا دەرگاکەی کردەوە چوو ژوورەوە. زەبیبە بوەریدا بە هاوسەرە نامەردەکەی پۆشاکەکەی بپۆشێت و ملی بە جامانەیەک بپێچێت. زۆر جارمەی سەری دەپێچا بە بیانوی ملی خوار بووە، واتە هەندێک لە بڕگەکانی لەرجێ چووە لە ڕوانگەیەوەی باوەڕ پێکردووە. هەرجارێک زەبیبە لێی نزیک باباتەوە بیانوی دەهێنایەوە بۆی نزیک ملی نەکەوێت یان مل پێچەکەی لادان تا زەبیبە و ڕۆڵەی نەخۆشی لاپەسەند بێت. بەڵام ئەو دەردەدارە نەیدەزانی کە دەزانێ بەردەوام بوو لە دەربڕنی ئارەزووی لادانی ملپێچەکەی، ئەویش بەردەوام خۆی دەدزێەوە. بەڵام ئەوەی پەیوەندی بەوە هەبوو سەرەڕای هەوڵی دەربڕنی ناڕەحەتی بۆ بەسەرهاتی زەبیبە پاشەوەی وەک نامە و پرسیاری لێکرد بە درێژی وەڵامی دایەوە. بەڵام هەرچەندە زەبیبەی قسەی لەسەر بەشێک لە درێژایی باسەکە کرد باوردی سێری چاوی دەکرد بۆ زانینی کردانەوەی وەگەوەی لە سەردەستی دێوێک بێت بە نیازە بەریداتەوە سەر زەوی ئەسکەکانی تێکەڵ بن و گیانی دەرچێت. زەبیبە ڕۆڵی لا خۆش بوو کاوەسەرەکەی ئازار دەدا بە باشی چوە ناو ڕۆڵەکەەوە. بۆ ژن ئاڕازی و تۆڵەکردنەوەی لە پیاو زیاتر نییە. ئافرەت دەگەر ڕێگەیەک بدۆزێتەوە بۆ ئەو کەسی ڕق لێ دەبێتەوە ئەوە ژیانی لەتەڵ دەکات، تاڵترین شکستی پێ نیشان دەدات. ئەگەر تۆ لەلای هەندی پیاوە ئامانج نەبێت بەتایبەت لای پیاوی خاوەن پرەنسیپ، تەنانەت ئەگەر یەکێک لە ئەنجامەکانی ململانیەکە لەسەر بەرەکیەوە بێت ئەوە سەبارەت بە ئافرەت ئەگەر دڵی بریندار بوو یان ناچار بوو بەکارێک خۆی بۆ خۆی دەبێتە ئامانجێکی دیاریکراو چێژیشی لێ دەبینێت. لەوانەش خوێن و گۆشتی کەسێک بخوات کە ئازارێکی نەخشە بۆ کێشراوی داڕشت بێت کە ئازاری پێ بگەێنێ
بە تایبەتی هەندی کچی عوتبە چۆن جگەری حەمسەی جووی خۆی لێ ڕازی بێت لە تۆڵی باوک و برامامەکەیدا لە جەنگی ئوحوددا کوژران. هاوسەرەکەی زەبیبە چەند هەوڵی دەدا باسی بەسەراتکەی بگۆڕێت. زەبیبە پرسیاری دەکرد ملی چیەتی. زەبیبە دووبارە باسەکەی دەست پێ دەکردەوە لە بڕیەوەی هەڵچێت تووڕە بێت و خوازیاری تۆڵەکردنەوە بێت لەوەی ئازاری داوە دەبینێت وەک سەگ پڕی خواردن دەدات لە ماڵی خاوەنەکەی بی ئەوەی بۆ ئەو ئامادە کرابێت یان لە میوان دەوەڕێت. خاوەنەکەی دەری دەکات یان بەهاڵە خاوەنەکەی دەگەزێت. زۆرجار کەلکی دەخاتە نێوان هەردوو قاجی دواوەی دیمان و ڕۆشتن و ملکەچی و ڕادەگەێنێت چەند شکاوە پاش دەرکردنی لەلایەن خاوەنەکەیەوە. لەگەڵەوەی ئێمە هاوسەرکەی زەبیبەمان بەو سەگە شێوە کرد کە هەڵ دەکات، بەڵام سەگ بابەتیانە ئاسێکی وەفایی هەیە بۆ خاوەنکە بە جۆرێک خەدری لێ ناکات. بەڵام کە هاوسەرکەی زەبیبە غەدری لێکرد ئەوە بە سەگ چواندنی ڕەوانیە. ئەگەر پێستی سەگ و تەنانەت بەرازێکی پاش شتن و خۆشەکردن دەشێ نوێژی لەسەر بکرێت. فەرمودەی پێغەمبەر دروودی خۆی لەبێ خۆشکردنی گڵاوی پاکردنەوەیەتی. ئەوە پێستی هاوسەرکەی زەبیبە هێندە پیسە ئەوەی دەستی لێ بدات یان هەڵسوکەوتی لە تەکدا بکەن پیس دەبێت، تەنانەت دەگەر بە هەموو ئاویدی جلو زیندوو تا هەمیشەش پاک بکرێتەوە. زەبیبە خۆشت و پۆشاکی لەبەر کرد، شمشێرەکەی بەست بە سواری ئەسپەسپێکەی دەرچوو دەیا پڕتیاوی غار بە خێرایی پاشوێدی خۆر هەڵدێت پێشگەشتنی بە دەرگای دەرەوەی کۆشک. کاوکات سەربازان زۆر دەبن، دیمانی دەبێتە هۆی کۆمەڵێک پرسیار کە لەوانەیە ماوەیەکی کەم لە چوارچوەی دیوارەکانی کۆشکدا بێت، بەڵام پاشان بە خێرایی لەناو کارمەند و دەست و پەیوەندەکانی کۆشکدا بڵاو دەبێتەوە. پاشان کەسانی دیکە و هەموو خەڵک ئەی ئەوە بەزنیە خزمەتکارەکان گۆڕا دەگرن بۆ زانینی سیاسەت و ڕێگرتنەبەری پاشاکان بگرە زۆر جار زمانی ڤیندارەکانیان زمانی ئەوانە. پێویستە دوانەکەم لە گەیشتنە دەروازەی دەرەوەی کۆشک بە جۆرێک کاتێک بگەمە ئەوێ هێشتا تاریک و ڕوون بێت بۆەوەی دەم و چاوەڕن کراوە کەم نەبینن کە بەهۆی بەرگریکردنی ئەو سەگا هەرەوە بوو. گوێگرانی خۆشەویست بەم شێوەی ژوەتینە کۆتایی بەشی 11 لە ڕۆمانی زەبیبە و پاشا. بەشی 12 لە ڕۆمانی زەبیبە و پاشا. زەبیبە گەیشتە کۆشک، وەک هەموو جار چووە شوێنی تێبەتی پاشا بە بێ ڕوخسەت خواستن چۆ ژووری نووسنی پاشا سەیری کرد چاوەڕێتی. پاشەوەی پێشتر گەورەی پاسەوانە ئاگاداری کرد کە بەڕێوێ بوێرە لە تەک یەکەم ئاگادارکردنەوە لەلایەن دەروازەی دەرەوەی کۆشک پاشا هێشتا لیباسەکانی نەپۆشی بوو، بەڵام لە ناو جێگا هات بۆ دەر. دەموچاوی شۆردەبوو بۆی بڕگەکانی دیکەی پێشوازی جێبەجێ بکات. بیر و دڵەڕاوکیە پاشای زۆر سەرقاڵ کردبوو، هەرچەندە دڵەڕاوکیی زیاتری گوایە بەخۆی دەوت دڵەڕاوکی بوو، خۆ هەواڵەکە وایە کە خۆیەتی و کەسی تر نییە کە بەڕێوەیە بۆ ئێرە بێگومان باشە. بەهەرحاڵ پێویست بە دڵەڕاوکی ناکات ئەوەی با سواری لە ماڵی ئەوانەوە بێت بۆ کۆشک بێگومان حاڵی باشە، بەڵام ئەی بەم دەمە و بەیانیە بۆ هاتووە. ئەگەرچی پاشا مافیەوەی پێبەخشی بوو کە هەر کات خواستی بارەزوی خۆی بێت بۆ کۆشک بابێ لە بەرچاوگرتنی کات، وەک ئەوەی میوان کە بەکاری ڕسمی دێدیان لەسەر داوای ڕسمی دێدیان لەسەر داوای پاشا دێن. کاتێک با پاشای دەبێت بەڵام چۆن دەتوانم بێمە کۆشک لە کاتێکدا کە گونجاو نەبێت. پاشا دەیوت هەموو کاتەکان بۆ تۆ گونجاوە. زەبیبەی خۆشەویست ئەو کات با پاشای دەبێت پێویستە چاوتێبڕی خۆتم نەکەیت. خەوەنشکۆ چونکە کوڕی گەل قرم لە کاری سۆز و هەستدا لە بواری خۆیدا خۆش دەکات. پاشا باز دەردەخەنەوە دەیوت ئەی زەبیبە نەت دەوت کە پاشاکان پێویستیان بە باوەڕ پێکر هەیە پەچەر لەوەی پێویستیان بە گۆڕایان هەبێت. گەورم فەرمانت بەجێیە خەوەنشکۆ، فەرمانت بەجێیە. ئایا هەست و سۆزی ڕاستەقینە لەسەر بنەمای ئەم دیاریکردنە نییە؟ پاشا پێویستی پێیەتی دەربازبوون لەو ڕێڕەوەی پاشاکیانی پێشتر پێیە دەچۆن هەنگاوی پێویستە بۆ گواستنەوەی ڕاستی بۆ ژیانی خەڵک. ئەگەر نزیکترین کەس پابەندکەم با خشتی وادی پێشوەخت ببێتە بێزارکەر و دووبارە بوو بە جۆرێک هیچ بۆرێک نەبێت نە بۆ من و نە بۆ ئەو لە دەروی هەڵست و کەوتکەین یان بە جۆرێک ڕایگرێت
کە بۆ کارێکی پێویست نەک لەسەر بنەمای خەمڵاندنی پێویست و ڕسمی بۆ کارێکی ڕسمی واش سێر نەکرێت کەوە پێویستە بەڵکو لەسەر بنەمای پێویستی مرۆڤایەتی بەپێی پێویستی هەستی خۆشەویست کە هەویش لا پێشەوە بۆ کارە ڕسمیەکانمان بخاتە خزمەتگەل و نزیک بێت لا بەرژەوەندیەکانیەوە. بەڵام خاوەشکۆ هۆشیار بە ببوورە گەورم مەبەستم هۆشیاری کلاسیکی نییە. پاشوە پێکەنوتی باشە خەریکە وشەکان و ڕێک دەخەیت وەک دەوروبەری پاشە نەک وەک کچی گەل. زەبیبا پێکەنیوتی ئەی بۆ خاوەشکۆ پاشا و میرەکان کارەکان بە وردی پێوانە دەکەن نەک لە هەموو شتێکدا نەک لە نەژاد و واتە بەرز و پیرۆزیەکانی کارەکان بەڵکو تەنها لەسەروی کە شێوازی قسەکردن لە ئاتەک پاشا چۆنە بۆ گرنگیدان بۆی لە ناخەوە بەتاڵە بە ڕووکەشەکان و زیادەڕەوی دەکات تا دەگاتە لاف و گەزاف لێدان. زەبیبا تۆ نەبوویت ئەمانەت دەوت بڵێ خاوەشکۆ ڕاستە چونکەوەی ناخی پڕ بێت لە چوونایەتی خشتەی کارەکانی پڕ بێت لە کاری ڕەسەن حەزی پێ هەڵدانی ڕووکەشانە نییە بەڵکو کاتی ئەوە نییە بەڵکو کاتی ئەوەی نییە لە کارە ڕووکەشیەکاندا بەفی ڕۆی بدات کە دیواری گەل بڵند ناکات ناچێتە چوارچەوەی واتی پەروەردەی ڕاستەوە. لە کاتێکدا زەبیبە لە دەواازەی دەروی کۆشک بەڕێو شوێنەتەی بەتێکی خۆی بەڕێوە بوو لە کاتێکدا خۆی ئامادە دەکرد بۆ پێشوازی کردنی لەگەڵ دڵڕاوکی لە پاراوێزی نادیار هەمووم بیرانە بامێشکیدا دەهات و ئەوانشی هاوتێری بیادەوەری پەیوەندی لە چەک زەبیبە بوو. زەبیبە پاش لە دەرگادان دەرکەوت لە پێش دەرگاکەوە هەواری کرد بێمەژوور پاشا بێدەنگ و سەرسام بوو لە ڕووداوەکە دەموچاو و دەستی هەموو ڕەنرا بوو وا دیار بوو لە بارودۆخێکی باشدانە بەڵکو سەختە لی هاتە پێشەوە پێشەوەی باوەش و پێدا بکات زەبیبە خۆی فڕێدایە باوەشی و دەستی بە گریان کرد. پاشا بێدەنگ بوو لە کاتێکدا لە باوەشی گرت بوو دەستی بەسەر یادا دەهێنا و پەنجەکانی بەناو پڕچا دەگیرا بابێ ئاگا لە خۆبوون هەتا وزەفیر مەسکە قەتیسەکانی ناوسەنگی خاڵی کرد کە یەکەم جارە چاوی بە پاشا بکەوێت. پاژە و ڕووداوە دڵتەزێنا وەگەوەی ئەمە دوو کارە ساتە هەردووک سەخت بەڵکو نەیتوانی بڕیار بدات کامیان سەختترە دەستدرێژیکردنە سەری لە ناو جەنگەڵەکەدا یان ئاشکرابوونی دەستدرێژی کەرەکە و خوێناویکردنی هاوسەرەکیەتی کە لە پێش هەموو وەرکەکانی و پاراستنی هاوسەرەکیەتی لە هەموو ڕوویەکەوە. لە کاتێکدا لەگەڵ خۆیدا دەیبوت دەستدرێژیکردنە سەر و ئەو هەموو ئازاران ئازاری کەمترە لە خیانەتی هاوسەرەکەی لەگەڵ تاقمەتەوانبارەی خیانەتی پاشۆیان کردووە. لەوانەیە دەستدرێژیەکە سەختتر بووایە ئەگەر ئاشکرا نەبووایە هاوسەرەکەی دەستدرێژی کەرەکەیە بەڵام دەگەڕایەوە و دەیوت دەستدرێژیەکە ڕوودا ئیتر چی بوو مەسەلەیەکی دیکە بەڵکو هاوسەرەکەی ڕۆڵی کەسێکی نەناسراوی گەڕا ئەگەر خوا ڕازی و ئاشکراکردنیە و تاوانبارەی نەبووایە هەر بە نەناسرایی دەمایەوە. لاتێک هەرچی خراپیەکانی دەستدرێژەکە هەبوو لە ئازاری ڕاستەوخۆ ڕووداوەکانی دواتریش کەواتە دەستدرێژەکە سەختترین کارە جاچوو دەستدرێژی پیاوێک بێت بۆ سەر ئافرەتێک یان سوپایەک بۆ سەر نیشتیمانێک یان داگیرکاریەکان لەلایەن داگیرکەرەوە بەڵام سەختترین ملکەچکردنە بۆ دەستدرێژەکە جاچی لەلایەن وڵاتانەوە بەدیان کەسەکان. پاشان زەبیبە هەوڵ دەدات کەمێک لە ئازاری دەستدرێژەکەی سەری سوو بکات و دەڵێت بەڵام من بەرگریم کرد لە دەستدرێژەکە هەتا هەموو گیانم خوێناوی بوو هێزم تێدا نەما وەکەوەی بوومە تەنێکی بێڕۆح. پاشا دەڵێت بەڵێ بوومە تەنێکی بێڕۆح. ئایا شەرمەزاری دەستدرێژیکردنە سەر مردوو دەگرێتەوە؟ بەڵکو شەرمەزاری داگیرکردنی وڵات و گەل دەگرێتەوە کاتێک گەل لەناو دەچێت و کەسی تیانابێت لە سەرخاکی نیشتیمان توانێت چەک هەڵگرتنی هەبێت. پاشان وەڵام دەداتەوە بەڵێ وایە چه حاکمێک یان گەلە قایلە بە دەستدرێژیکردن کە زیندوو بێت و گەلەکەی وابێت ئەوە سەرشۆڕیە بۆ حاکمەکە ئەگەر گەل بەوە ڕازی بوو ئەوان نەنگی و سەرشۆڕی ئەویش دەگرێتەوە بەڵام دەستدرێژیکردن سەختترە بۆ دەروون و مێژوو بۆ سەر هەموو ئازادێک سەرڕای ئەوەی خیانەتی ئەم پاشایە سەختە بەڵام خیانەتی نیشتیمان و مێژوگەل سەختتر و نالەبارترە. زەبیبە فەرمەسکەکانی سڕی هەرچەند مەبەست بۆ وەڵامی پرسیارەکانی پاشا بداتەوە کەچی بەسەر هاتووە و چۆنە فەرمەسکێکی دیکەی گەلوو دەگرت و ڕێنە دەدا قسە بکات
بەم جۆرە بەردەوام بوو هەندێک قسەی دەکرد و بەگوڵ دەگریا پاش هەر بڕگەیەک لە بڕگە پەرتەوازەکانی هەتا کۆتایی هێنا بەڕازەکەی بۆ پاشا زۆر تووڕە بوو ئەگەر چ کەمێ خۆی پێگیرا بەڵام لەو پەڕی ناڕەحەتی و پەژارەیەدا بوو پاشا بە دەنگێکی بیسرا و دەیگوت نامەی چاوتێبڕەکان سەختتر بوو لە هەر نامەیەک و دەستبەشاندنێکیان سەختتر بوو لە تیرێک بۆ ناوچاو بەڵام من بەخۆی زەبیبە پاکێتی بۆ پێی من دەیبینم و ئاوەزم هەستی پێدەکات و دڵ و دەڕۆنم دەیزانێت دەرگای جۆنگێکیان لەسەر بکەمەوە وەستانی نەبێت هەتا سەرکەوتن بۆ خواکەی زەبیبە بێت خۆی بەخشندە و میهرەبان هۆکارەکەی یەکلایی بکرێتەوە بۆەوەی ناڕەوە و هەر ناڕەوا بێت و ئاڵای دادپەروەری بڵند بێتەوە و بشێکێتەوە بەسەر هەموو وڵاتدا گەل لە چەک ئەو کەسەدا بێت شایانی دڵ و دەروونی بێت ئەو خاوەن مەبەستە ئەگەر خۆی گەورە خواستی بێ بمباتەوە بۆ لای خۆی ئەوە شەرەفێکی مەزنە کە هەڵویستی گەنەم جۆرە ئاسمان دەکاتە بەهەشت و سەرزەویش دەروازەکەی بێت باڕ و ڕۆشانیش ڕوڕەشتر بن پاشا فەرمانی بە پەلەیدا بە سەربازەکان بە پەلا هاوسەرەکەی زەبیبەی بۆ بێنن چونکە پاش لێکۆڵینەوە کلیلی ئاشکراکردنی هەموو پیلان و پیلانگەڕانی بەشداروان لە دەستدرێژیکردنەکەی سەر زەبیبە لە هەوڵدانی کوشتنی پاشا زەبیبە بە پاشای وت پاشوی گوێ لە فەرمانی دەستگیرکردنی هاوسەرەکەی بوو تکایە خامۆشکۆ هۆشیاری نەخشەکەیان بە یان کاردانەوەیان پاشەوەی دەزانن ڕوڕەشان دەستگیر دەکرێن دەتوانن چی بکەن ئەوەی چاوتێبڕەکان دەیکەن ئەوانیش دەیکەن کە لە ڕێ خۆ بەدەستەوەنداندا بێت هامۆشکۆ سەرکێشی دەکەن غەدر دەکەن بە هەماشوی پاشاکانی عیلام کردیان لەوانەی هێرش بکەنە سەر کۆشکیش ڕاست دەکەی زەبیبە بەڵێ هەموو سوپا و پۆلیس دەخەمەگەر بۆی ئامادەی جەنگ بن ڕازی بن بە گاماڕۆی سەر کۆشک بۆ ماوەیەکی درێژخایەن هەتا پیلانگەر و داگیرکەران لەناو دەچن یان لاواز بن و نەمێنن زەبیبە وتی بەڵێ خاوەنشکۆ ئافرین ئاواگە ڕەزامەندی بفەرمووی پێشنیارێک بکەم بەڵێ زەبیبە چی دەڵێی بیڵێ تکام وایە ڕەزامەندی بفەرمووی لە کۆشک دەرچم بۆەوەی گەل هەندەم بۆی ببێتەوە بە قوڵایی سوپا بۆەوەی چاوی تێبڕان ناومێت بن جا بکرێنەوە ئەگەر گەل کۆ بێتەوە وەک ڕێزێکی قوڵ لەواتە دەرونیەکانیدا لە کارامەیی توانەکانیدا بەڵێ زەبیبە تکایەم کارە با پەلا ئەنجام بدە بەڵام بە تاقمێک سەربازی دڵسۆزت لە تەکدا بێت بە فەرماندەی پاسەوانە دڵسۆزەکەم عەبدوڵڵا بڵێ خەمشکۆ زەبیبە بەنابەدڵوتی پاش و تاقیکردنەوە تاڵی ڕوویدا بەهۆی ڕەتکردنەوەی پێشتری بیرۆکەی هاوڕێیەتیکردنی سەربازان لە نێوان مامەڵەکەت و کۆشکدا هەتا ڕووداوە پێی باش بوو بڕوات بۆ لای گەل و پەنایان بۆ بەرێت وەک یەکێک لەوان چونکە گەل حەزی لە دیاردەی دەسەڵات نییە بە تایبەت زیادەڕەوی پێی وا بوو بۆ چوونەکەش ڕاستە ئەوەی چەند بەرگێک لە خۆی بپێچێت تینی گەلی ناگاتێ و بەردەوام نابێت لەگەڵیا زۆری پاسەوان و بۆ ڕواڵەت و کەش و فشا گەل نەفرەتی لە هەر لێپرسراوێکی دەوڵەتی دەکات چونکە بناڕەتیەکە ئەوەیە لێپرسراوەکی خۆیان بوێت ئازادی دیسپیلین هیچ ڕەمپەرێک بەکار ناهێنێت مەگەر ناچار بێت ئەگەر گەل هەستی کرد بە زۆری پاسەوان بەپێی پێویست ئەو ڕەفتارە گەل نەفرەتی لێ دەکات ئەوەی خۆی کۆچ دەکات بە کۆچ و بەندێک کە پێویست نەکات چۆن دەتوانێت خەڵکی ئازاد کات و کۆچ و بەندیان لە دەستلابات گەل وەک مرۆڤێک دەیناسیم بە ساکار نەسرام سەرڕای ئەوڕێ و شوێنە مەزنەم لای پاشا ئەگەر بینیان کۆمەڵێک پاسەوان بەدوامەوەیە بە فەرماندەی پاسەوانەکەی پاشا ئەوە شێوم وەک میرەکان دەوێت لایەن بکرا وەک شاژن لە بەرۆی ئەوان هێشتا پاشا ناناسن وەک من لەوانەیە سڵم لێ بکەن بەڵام چی بکەم ئایا بێ پاسەوان بڕۆم هەموو نەخشانی بۆ بەرەنگاری خۆمانی بۆ ئامادە دەکەین بۆ دوژمنان بخەمە مەترسیەوە نەخێر پێویستە ڕازی بم بە بیرۆکەی پاسەوان پشت بەخوا زەبیبەمەی لەگەڵ خۆی داوت پاش ڕوخسەت وەرگرتن لە پاشا بۆ دەرچوون بۆ لای گەل کاتێک پاشا هەستی کرد لەگەڵ خۆی قسە دەکات پرسیاری کرد زەبیبە چییە ڕێیەکی دیکەت هەیە زەبیبە هۆشیار بۆ وتی نەخێر خامۆشکۆ هەندێک بیرۆکەم چاوتوێ دەکرد لەگەڵ خۆم بەڵام پاشان ڕاکەی چۆن بەڕاست زانی دەڕۆم بۆ لای گەل ئەگەر ڕەزامەندی بفەرمووی بە کوڵ لەخوا دەپارێمەوانێ ڕۆم سپی بکات لە بەردەم تۆدا بەڵکو باوەڕی تەواوم بەوە هەیە وەک باوەڕم بەبوونی خوا کە ئەو ڕاستە و مەزنە و توانای هەیە
گەل بە دڵسۆزی چوو بەپێی ئەو واتە و جەمکانی کە باسم کرد بەپێی زانیاریەکانم. پاشاوەتی پشت بەخوا لێرەدا زەبیبە نزیک بۆەوە و لا پاشا و ناوچەوانی ماچ کرد. پاشا لە باوەشی گرت. پاشا سڵاوی بۆ کرد بە گرتنی چەمکی کراسەکەی و چۆک و نوشتانەوە سەردانەواندن وەک هێمایەکی ڕێز و خۆشەویستی، هەر وەک ئەوەی یەکەم جار هاتە کۆشک، وەک ئەوەی جاروبار دەیکرد. کاتێک هەستی دەکرد لایەنە ڕسمێکە لە هەر کارێک پاشا ڕای دەسپارد گرنگە ئەم کارە لە پەیوەندی ڕۆژانەیە سەیدا نەدەکرد. پاش ئەوەی پاشا ئەوەی لێ قەدەغە کرد بۆەوەی هەست بە دڵڕابچێنەکات لە پەیوەندی یان چێژوەرگرتنی لاوازکات بۆ ڕواڵەتە ڕسمیانەوە. زەبیبە پاگەلەوە گەڕایەوە لە دوایەوە هەواری دەکرد بۆ نیشتیمان، بۆ نەتەوە سەرڕاستی دڵسۆزی و شۆڕەسواری و ئازادی و دادپەروەری و ڕازگۆیی و پڕ بەگەروی هاواری دەکرد لە گەورەی یەکتایی خۆی گەورە دەکرد. هەواری دژ بە ناپاکی و سەر لێ شێواوی و بێوەفایی و زۆرداری چەوساندنەوە دەکرد. ئاپۆڕەی جەماوەری کەوبەوە لە پانای دیواری دەرەوەی کۆشک لە دیوی ناوەوە. لە کاتێکدا زەبیبە ئاڵای گەلی هەڵگرتە بوو ئەشەکایەوە شەمشێر و پێویستی جەنگی لە پشت بەستە بوو بە سواری ئەسپەسپێکی هەموو سوپا و پۆلیسیش لە دوای پاشاوە بوو وەک فەرماندەیەک. لە کاتێکدا پیاوان پیاوەتیان دەجوڵا لە ژێر ناونیشانەکانیاندا لە نێوگەلدا لە ناو هێزە چەکدارەکان پیلانگەڕان زیانیان نەخشەکەیان بەرەواشکرابوون لە ڕوادلەڕێی هاوسەرەکەی زەبیبەوە، چونکە هاوسەرەکەی زەبیبە وای دەزانی کە زەبیبە ئاشکرای نەکردووە کاتێک لە ماڵەوە قسەی لەگەڵ دەکرد. لە ڕاستیدا وای دەزانی و بەپەلە چۆ لای میرا پیلانگەڕەکان پشتوانەکانیان لە دەروی سنوور پاشەوەی زەبیبە بەجێهێشت و ڕووی کردە لای پاشا. پیلانگەڕان بڕیاریاندا بوو خێرا و بەپەلە و لە هەمان ڕۆژدا هێرش بکەنە سەر پاشا، بەڵام ئەوەیان لەیاد کردبوو کە گەل بە دڵ و بەگیان لە چەک پاشادایە بە پشتیوانی خوا. زەبیبە پێی باش بوو گەل کۆبکاتەوە بۆی ببنە پشتیوانێکی مەزنی سوپا، بۆی هەرکە هێرشیان کردە سەر کۆشکی پاشا لە هەموو لایەکەوە سەرسام دەبوون بەو هێزە مەزنە. زۆری ئەو تیرانەی دادەباری بەسەریاندا هەر کەرکلێنێکیان لە دیواری دەروی کۆشکدا دەکردەوە بە کۆمەڵێک خەڵک لێیان دەگیرا، ڕێچوونە ژوورەوەیان لێ دەگرتن یان بتوانن بەکردەوە ڕێکخستنی بەرگریەکانی کۆشک بشێوێنن بەسەر شۆڕی گەڕانەوە. پاش ئەوەی ڕم و شیر و سوپاوگەل و کاریگەری باشیە بوو لە سەریان، بەڵکو تەنانەت کوتێکی گەلکە و ڕەپانی خۆیە بوو لە خۆڕاگری و سەرکەوتندا، هەتا داگیرکەران شکان پیلانگەڕان شکان و هەڵهاتن. پاشۆی تەرمی کوژراوەکانیان لە دەرەوە دیواری کۆشک بەجێهێشت هەڵهاتن لە ژێر نەفرەتی گەل پاشۆی هەموو واتە بەرزەکانی دنیا و ڕەحمەتی خۆیان لە دەستدا. بەڵام زەبیبە پێش کۆتایی هاتنی جەنگ بە ماوەیەکی کەم لەسەر ئەسپەکەی کەوتە خوار. پاش ئەوەی تیرێک بەرسنگی کەوت و ئەو قەڵخانەی لەو پێسە دروستکراوەی لەبەریدا بوو لەبری قەڵخانی زەنجیریاسن بۆ جاکردنەوەی لە سوپای نظامی سەرکردەکانی تێکەڵ بەگەل بێت لە شێوەی ڕواڵەت و واتادار. لەوانەش جۆری ئەو قەڵخانەی پیاو ماقۆڵانی گەل لەبەریان دەکرد کاتێک سەرکردایەتی بەرەنگاربوونەوەکان دەبوون. زەبیبە گوازرایە بۆ شوێنێکی تایبەتی پاشا و لەسەر تەختێک ڕاکشا. پاشەوە یەکێک لە پاسەوانەکانی پاشا هەواڵی زەبیبەی پێڕاگەیان، لەگەڵ ئەوەی ئەو هەواڵە کاریگەری زۆری هەبوو لەسەر پاشا و خەریک بوو بڕوات بۆ لای زەبیبە بۆ زانینی چۆنێتی برینەکەی، بەڵام خۆی گرتووتی دەترسم جەنگاوەرەکان پێیان وابێت لە جەنگ کشامەوە. پاش برینداربوونی زەبیبە و بەرەکە هەڵوەشێت و ئەوەش ببێتە قسەڵۆکی سەرزاری نەحەزان. بواریان بۆ بڕخسێت کە من لە جەنگ ترسام و خۆم لە سەختی دووردەخەمەوە. با بیانوی سەردانی زەبیبە ئەی لە پرەنسیبەکانی جەنگەوەنیە کە نابێت فەرماندا گۆڕەپانی جەنگ چۆڵ بکات لە کاتێک لایکردنەوەی شەڕ بێت، کەواتە با دڵنەوایی و تۆڵەکردنەوەی زەبیبە سەرپەڕاندنی تاوانباران بێت بجەنگەم هەتا سەرکەوتن بە پشتیوانی خۆی زەبیبە. لە گۆڕەپانەکەدا دەسوڕایە و دەینەڕاند و هاواری دەکرد و با شمشێر و ڕم دەجەنگی و هەرکە شمشێرێک دەشکا یان خواردەبوو بەدەستی و دەیگۆڕی بە یەکێکی دیکە هەتا داگیرکەران دۆڕان. لە کاتێکدا جەنگ گەرم بوو بەم جۆرە زەبیبە لەسەر جێگەی پاشا ڕاکشا بوو. ئەم نامەی بە نووسەرێک دەنووسی: خۆشەویستەکەم ئاراب، نەمویست بڵێم خاوەشکۆ بۆەوەی ڕۆحی وشەکانم نەمژێت، وەک ئەوەی ناز ناو و ناونیشانەکان دەیمەژەن، بۆی بیرم کردەوە بۆی بڵندتر و جوانترە لەسەر دەروونم بانگت کەم. لە کاتێکدا خوا حافیزی یەکجاریت لێ دەکەم
پێش بینە تۆ قسەکردن بە ناوی خۆتەوە خوار ئەو ناوت بۆ بهێڵێت بۆ سەروەری و خۆشەویستی گەل و سوپاکات. مەڕێگر نەبووم لە پێشنیارەکەت، مێردکردنم بە تۆ لە خۆشەویستی تۆدا نەبێت، بەڵکەوە لە ڕابرد و لە داهاتووشدا خەونی منە. ئەوەش بەخشندەیەکە پێش هەستی بەرزی دەرۆنتە ئاستی خۆشەویستی من، بەڵام پێم وابوو بە هەمان ئاستی ئامادەی قوربانیدان و بەخشندەی وەڵامت بدەمەوە. ئەگەر چیەم شێوازە هەندێک نامۆیە، بەڵام ئەی ڕێگاگرتنە بەری ڕێگایەک نەگیرا بێت بەر لە خۆشەویستیدا نامۆتر نییە کەواتە بەرزەکان تۆمار دەکات و واتە واستی لە تاگڕەبیەوە وەردەگرێت. نەمخواست پاش بە سەرهاتەکەم لە ڕوودامێنیت، بەوەی پەیوەندیم لە تەکتۆ و هەڵوێستم لە کۆکردنەوەی گەل بۆ پاڵپشت بدەیت. نەویست بتخەمە شرفشاری ئەم کاریگەریانە تا بڕیارت بدەی بۆ خواستنم، بەڵکوویستم بڕیارەکەت هەڵگری بۆ دوای سەرکەوتنە نزیکەکەت. پشت بەخوا ڕەنگا و کاتە لەلات نەبم، بەڵام دەیبینم و خۆشحاڵ دەبم پێی و هەموو وردەکاریەکانیشی ڕافە دەکەم. ئایا شەهیدەکان بە زیندوو لێ خواکەیان نین و دەژین؟ ئایا زیندوو ئەو ڕووداوانە نابینێت کە لە ژێریەوە ڕوودەدەن لەسەر زەوی؟ بەڵێ، سەرکەوتنتان دەبینم، سەرکەوتنمان بگرە، خۆشیشی لێ دەبینم. هیوادارم خۆشی شادی لەو پەیوەندیە نوێیت ببینی لەگەڵ میلەتەکەتدا، بۆ ئەوەی ئەم کارش بە سەرکەوتووی بەئەنجام بگات. ئەم چەندە ڕێنماییت پێ دەڵێم، گەر بوارم بدەیت هەیە دەبێ ئازادی و بەخشودە میلەتەکەت بۆ دیاریکردنی ئەو ناوەی کە لە شان و شەوکەتت دێت. لە بەڕەوەی میلەت گەر ئازادی پێبەخشرا ئەوە بۆ پەڕی ڕاستی و بڕیار دەدات. لەو کاتەشدا بەرەنگاری دەکات لەوەی کە بڕیاری لەسەرداوە، تەواوی بەرپرسیارەتیش دەخاتە سەرشانی خۆی لەژێر ئاڵای تۆدا. بەهەرحاڵ لە پاشەوەی هەموو میر و پاشواکان ناویان زراوە و ناویان ناشرین بۆ و بەو ناڕەواییانەی کە کردویانە ئێستا هیچ جۆرە ناوێک نادۆزمەوە کە شایانی ئەو هەموو بەردایەتی تۆ بێت. بەڵام تۆ سەرگردەی گەل و سوپاکییانیت و ڕێبەریانیت بەرەو چاکە و دروستکردن و سەرکەوتن. بۆی نزیک بکەوە لەگەڵ لە ڕێگی ئەو ناوانەی کە پێیان خۆشە و ئەو ڕەسمیاتانەش بدەرەوە لاوە کە پێیان ناخۆش و لێت دوور دەکەونەوە. لەسەر یەک ڕێگا لەگەڵیاندا هەنگاو بنێ. ئەو کات میلەت و سوپا باشترین شتی پێشکەشی دەکەن کە کەمایی سەر بەسەر بەرزی وڵات و سەرکردەی بێت و هەروەها دەبنە ئەندازیاری و دروستکردنی مێژوێکی پڕشنگدار بۆ میلەتەکەمان پشتیوان بەخوا. تکات لە یەکەم لەسەر مەرگدا مەمهێڵەوە وەک خێزانی و خیانەتکارە. زەبیبە کچی گەل و خۆشویستی عەرەب، دەمرم و بژی گەل، دەمرم و بژی عەرەب. گوێگرانی خۆشەویست، بەم شێوەیەش هاتینە کۆتایی بەشی 12 لە ڕۆمانی زەبیبە و پاشا. بەشی 13 لە ڕۆمانی زەبیبە و پاشا. زەبیبە مرد و پاشا تا ماوەیەک لە پاش ئەو مایەوە و مڵکیش تەنها بۆ خوا دەمێنێتەوە. پاشاکان ڕۆ کەمبوونەوە دەچوون ڕۆژ لە دوای ڕۆژ، بەڵام خیانەت و خراپەکاریمانەوە و بەردەوام بێچویان دەکرد لە کۆشکی هەر پاشایەک کە وڵاتی دەبردا ڕێوە. گەلێش هەر نوێنەری ویستی خۆی بوو، هەر کابوارێکی بۆ بڕخسایە گەلێش وەک ئەزەل وایە لە شوێنی خۆی جێگیرە تا خۆی تاک و تەنها دەیەوێ. زەبیبە شەهید بوو، هەردوو چاوەکانی لە یەکنا لەو ساتی مردن و گەیشتنی ڕۆحی باپایی بەرزی خۆی لە بەهەشتی هەمیشەی و پاشاش زۆر بۆی خەمبار بوو. لەوانە کە پاشاوەتی زەبیبە شەهید بوو لە بەهەشدا زیندووە لە پایە بەرزەکاندا دەژید، لە ناوماندا وەک سیمبولێکی زۆر پایە بەرز ماوەتەوە تا هەمیشە ڕوێنوێنیکەری گەلە و ڕێبەری منیش دەبێت بەو هەموو هەڵوێست و وەفا و زیرەکی و ئەو ڕۆحە گەورەی با بەخشێنی ڕۆحی خۆی کە بوو مایە ڕەزامەندی گەل کە دەبێتە مایە ڕەزامەندی خوۆش. پشت بەخوا ڕۆحی مایەوە بەسەر سەرمانەوە دەسوڕایەوە لە تەگڕۆحی ئەو شەهید و ڕازگۆیانە. هەروەها خراپەکاری بۆ ماوەیەک لێمان دوورکەوتەوە، گەل و نیشتیمان سەرکەوتن. گەلیش بە پشتیوانی خۆی تاکوبەتەوەنا داگیرکەران شکستیان خوارد، بە سەرشۆڕیەوە گەڕانەوە گەلیش سەرکەوتوو بوو. زەبیبە چاوم پێت دەکەوێت لەو شوێنەی کە ڕۆحی تۆی لێیە ئێستا. دەزانی چۆن زەبیبە؟
تۆ بەباشی دەزانی چۆنە، دەزانی ڕێگای گەیشتن بە تۆ لە ڕێی خۆشویستنی گەلەوەیە. پاشان ببمە پاڵپێوەنەر بۆ وزە و تواناکانیان، بەڵکو یاریدەدەریان بم بۆی دەرپەڕن بۆ شوێنەکانی کارکردن و پێشکەوتن بێوی تا گەربخەمەستە ڕێگاکانیان و جگە لە پابەندبوونی بە بنەماکان یان ماناڕەحیە گەورەکان، هەروەها لەگەڵ بەرزبوونەوەی تواناکانی میلەت و بەرزبوونەوەی ماناڕەحیەکان. ئەمەش دەبێتە نەردی گەیشتنم بە تۆ بڕۆ، منیش بە باوەڕم بەرەولات دێم. گەر خۆی من و تۆ کردی زەبیبە، تۆ گەورەترین پلۆپایەکانی ئازادیت بەدەستهێنا، چۆن کە باست دەکرد و هیوات بۆی دەخواست. بە دڵنیاییەوەش لە هەموو پلۆپایەک بەرزترە کە ئێمە لێرە خۆشحاڵین پێی لەسەر زەوی. لاگەڵ ئەوەشدا ئەو پلۆپایەی تۆش سنووردار دەبێت، ڕەها نابێت. دەزانی بۆ چۆن زەبیبە؟ لەبەرەوەی بە شەهیدبوونیشت پایەیەکی بەرزت هەڵبژارد کەوات لێ دەکات ناتوانی دابەزیدا ئاستێکی نزمەوە. ئەو کاتەش لەوە بێبەش دەبیت کە لە ئاستە نزمەکەدا چی ڕوودەدات، وەک هەندێک پاشەی سەرزەویت لێدێت کە بێئاگان لە میلەتەکەیان لەگەڵ جۆری جیاوازی کە ناکرێت ببێتە پێوانێک لەم نێوەندەدا. تۆ لە نێو پلۆپایەکی خۆتدا دەمێنیتەوە لە شوێنی خەوت. ئەو پاشایانی کە ڕەخنەت لە دەگرتن بە هەمان شێوەن ناتوانن لە کۆشکەکانیان بێنە دەرەوە لە نێو خەڵکدا بژین، گەر بۆ ماوەیەکی کورتیش بێت یان بە بەردەوام، بە شێوەیەکی جۆری وەک جیاوازی نێوان بەهشت و دۆزەخدا. دەزانی بۆ ناتوانێکی تازەیە هەڵی بژێریت جگە لە هەڵبژاردنی هێڵی سەرەتا کە شەهیدبوونت ڕێگەی بۆ دەستنیشان کردی لە پێنەوە بنماکانی گەل و نیشتیمان. لەبەرەوەی ئازادی ڕەها هیچ کەسێک بەدەستی ناهێنێت جگە لە خاوەنی تەختی گەورە کە خۆی تۆ و خۆی منە زەبیبە. خۆی بەخشەندە و میهرەبان، ئەو بەتەنها دەتوانێت هەموو شتێ بکات، هەموو شتێک کە لە بچووکترین شتەوە یان زیاتریش بێت بە تواناکانی خۆیەوە. پاک و بێگەردی بۆ ئەوە شێوە و پێچەوانەکەشی بێەوەی بە دووفاقژنەوە ببرێت بە هەشت و ئاگر، فریشتە و شەیتانەکان، زەوی و ئاسمان، شەو و ڕۆژ، تاریکی و خۆر، هەموو شتێ بە ئەندازە بە پێی حکمت و دەسەڵاتی خۆی. ئاوەها دەبینی هیچ ئازادیکی ڕەها بەدی ناکەی ئەگەر ئێمە هەموو مانەکانی بەدەست بێنین، چونکە هەندێکشت دەمێنێتەوە و لە ئاستێکی نزمتر لەوەی لە بەردممان ناڕەخساوە. خوا بە باڵاترینمانە و سیفەتەکانی ئازادی خۆشحاڵمان بکات و بە توانایەکی ماندارانە بژی زەبیبە لە ئاسمان، بژی زەبیبە لە سەرزەوی. میلات ماتەمینی زەبیبەیان کرد، هەروەها گەل دارەمەیتیان نایە سەرشان. هەر کەسە و هەوڵی دەدا خۆی بە تابوتەکەی پیرۆز بکات، گەل و سوپا بۆی دەگریا. پاشان لە سەرەتای هەڵگرانی دارەمەیتەکەی زەبیبە بوو ماوەیەک وەک ئاماژەیەک بۆ وەفا بۆ زەبیبە بە دڵسووتانێکی زۆرەوە بۆی دەگریا. پاشەوەی خۆڵ دایپۆشی لە دوا مەنزڵگەیدا، پاشا بڕیاریدا کە لاشەی مێردە کوژراوەکەی و ئەوانەی ترش کە کوژرا بوون لەگەڵیدا لە ناوچاڵێک کە بۆ لە دووریەکی دیاریکراو بنرێنە چاڵ. پاشەوەی کە گەلزانی کەوتنە ڕەجمکردنی ببرد و هەرچی کە کەوتە بەردەستیان لە پۆخڵەوە تا بووە نەریتێکی ساڵانە لە ژیانی گەلدا. هەموو میلەت لە کاتێکی دیاریکراوی ساڵدا دێن کە حەڤەی کانونی دووەم دەکات لە هەموو ساڵێکی زەیانیدا تا ئەو نەفرەت لێکراوە بدەنە بەربەرد و تفۆجنێ و ڕەجمی خیانەتکاران بکرێت. پاش ڕەجم و نەفرەت لێکردن چەپکەگوڵی جوان و ڕەنگاوڕەنگ دەخرایە سەرگۆڕی زەبیبە و بە بەزەیی و بەخشندەیان بۆ دەخواست کە ئاوڕێبەری گەل بوو لە پێش و لە پاش مردنیشدا. هەروەها پاشاڕای گەیاندبوو کە زەبیبە خێزانێ بوو پێشەوەی بچێتە جەنگەوە لا مێردە خیانەتکارەکەی جواب ببووەوە. هەروەها خۆشیەت بۆ لەسەر ئەوە چونکە خۆی سەرگەورەی میلەت بوو. ئەمەیە جیاوازی لە نێوان شەهیدە زیندووەکان و زیندوی مردوو و مردووی کەلاک. لە نێوانەوانەی خۆیان دەبەخشن لە پێناو وڵات و ئەوانەی خیانەت لە خوا و نیشتیمان و گەل دەکەن، لە نێوانەوەی وڵات ڕزگار دەکات و ئەوەی وڵات دەفرۆشێ. بژی ژیانی سەر بەرزی و مردنێک کە ڕەزامەندی خۆی تێدایە و دوژمن بێزار دەکات. خواش لە هەموو گەورەیەک گەورەترە و لە ناو بچن دۆڕاوەکان. زەبیبە مرد
بژی زەبیبە. ئەوە بووە هاوار و دەنگ بەرزکردنەوەی گەل لە هەموو کونوکە لە بەرێکی ئەو نیشتیمانەوە دروشمی دەوتەوە وەک شێوەیەک لەو ڕێو ڕەسمانەی بۆ پاشاکان دەکرێت. کاتێک پاشایەک کوچ دەکات و یەکێکی تر شوێنی دەگرێتەوە و تا سیفەتی ئەو هەڵدەگرێتەوە وەک بنەمایەکی یاسای میراثگیری، نەک یاسای گەل و میلەت. ئەم هاوارانەش نیشانەیەوە بوو کە گەل نایەوێت جارێکی تر پاشاکان حکمی وڵات بکەن با چاوپۆشیەوە لەو سیفەتەی کە هەیەتی. بەم پێیکە جۆنک بەرپا بوو سوپا و گەل سەرکەوتنیان بەدەستێنا. مەبەستەکەش تەنها لابردنی پاشا و دەسەڵات نەبوو، بەڵکو دابەشکردنی وڵات بوو تا سوود و بەرەکەتی بکەوێتە دەست دەوڵەتە دراوسەکان کە یارمەتیدەری ئەو خۆفرۆشانە بوون لا پێنە و گۆڕینی دەسەڵات، بەڵکو وێرانکردنی وڵات بوو. لە نێوان بارودۆخەی سوپا و گەلدا هەندێک دەیانویست خۆیان دەربخەن وەک ڕووکەشی عەشیرەزەکەیان یان لە پێناو هەندێک ویستی تایبەتی خۆی تا ببێتە بازرگانێکی گەورە یان جوتیاری گەورە و با پێی یاسای میراثگیری بۆ پیاوە پیرەکان نەک بە پێی یاسای چەند خۆت دەبەخشیت لە پێناو وڵاتدا. ئایا ئەمە بارودۆخی زۆربەی حاڵەتەکان نییە؟ ئەگەر میلەت بەوەوە تەواو نەبن ئەکوێ دەڕۆن و ویستیان بێت؟ ئایا هەر سوپا و گەل نییە خۆی دەبەخشێت؟ لە هەما کادا هەندێکیان خۆیان دەخەنە سەردی ڕێهەموو باسەکان و وەرگی خۆی دەردەپەڕێنێ بافێڵ چونکە هیچیان نەبووە لە خۆفیداکردن و بەخشین لە پێناوی وڵاتدا. بەم شێوەیە کۆنگرەی نیشتیمانی بەسرا بە هەموو نوێنەرەکانیەوە، هەندێکیش ژێربەژێر خراونەتە نێو ڕیزەکانەوە کاوانە کەمینایەک بوون. لەبەرەوە جۆنگەکە تا ڕادەیەکی زەر کۆتایی بەوە هێنابوو کە کێ نوێنەری گەل بێت، بەڵام لە نێو هەندێک دڵودەڕۆندا هەندێک لاوازی هەیە کە ئەوتاقیکردنەوەی گەل لایەت بکات کە چەند خۆی بەخشیوە لەو پێناوەدا. بەم شێوەیە ئەو کەمینەی کە خاوەن دڵودەڕۆنێکی لاواز بوون ڕێگەیان دۆزێ و بۆی پشتنەوە ناو ڕێزەکان تا کورسیەکانی کۆنگرەی گەل بگرن و کاڵگرێکی جۆرە سیفاتێکیەوە نییە. کۆنگرەی گەل بەسترا لە خەڵکانێک لە هەموو توێژەکانی نیشتیمان پێگات بوو، هەر کەسە و ناو ناونیشانی خۆی هەڵگرتووە، ژن و پیا و سەرباز و مەدەنی، جوتیار و خاوەن پیشە و دەزڕەنگینەکان، بەڵام لە هەموو زیاتر ئافرەتێک بوو کە خاوەش کۆداریەکی سیر بوو لە شێوەی جموجۆڵکردنەکەی دەردەکەوت کە خەڵکی دەشت بێت. کاتێک هاتە هۆڵەکە و مناڵێکی بەسەر شانەوە بوو کە هێشتا ساڵێکی تەواو نەکردبوو، پاشان لە باوشینا کاتێک کە دانیشت گفتوگۆ دەستی پێگرت لەبارەی داهاتووی حکم و دەسەڵاتدارێتی بەسەر پەرشتی بە تەمەنترین کەسی ئامادەبووان. پیاوێکی سەنگین و شکۆدار بوو، خاوەن هەڵوێز بوو، ئەمە ژوا بە دەردەکەوت بەو هەموو باوەڕ بەخۆبوونا خاوەن لاشولارێکی بەهێز بوو کە لەگەڵ تەمەنی نەدەگونجا کە لە تەمەنی 65 ساڵیدا بوو. گەورەی ئامادەبوون کێشەی بەسەر مێزەکی کە لە پشتەوە دادەنیشت لە لێوڕاستیەوە سەرکردەی سوپا دانیشتە بوو. لە ئیتیۆپیاوە ئافرەتێک باشمشێرەوە وەستا بوو، پێوەی دیار بوو کە یەکێکە لەوانەی بەڕەنگاربوونەوەی گەلی هەڵگەرساندبوو بەرامبەر با دوژمنانی کۆشکی پاشا و گەل. هەموو ئاگاداربوونەوە کاتێک بینیان و گوێویستی ڕێخەری کۆبوونەوەکە بوون کە کێشەی بەسەر مێزەکە، بەڵام خۆیان خافڵاند بە هەندێک قسەی لاوەکی لە هەندێک لەوانەی کە لە هۆڵەکەدا بوون. سەرۆکی کۆنگرا بە دەنگێکی توندەوە ئاگاداری کردن هەموو دەبێت گوێ بگرن پێشەوەی دەست پێ بکەین با چەند ساتێک بوەستین بۆ گیانی پاکوشەیدان لەسەر و هەمووشیانەوە زەبیبە سیمبولی خۆبەختکردن و خۆنواندن بۆ ئەم میلەتە. بۆ سوپا چەکدارەکەی سڵامان بۆ بریندارەکانمان و هیوەی ساغبوونەوەیان بۆ دەخوازین، ئامادەبووان بۆ وەری ئەوەیان نەدا کە قسەکانت خۆ بکات تا دەستیان کرد بە چۆقلەت لێدانێکی تند بە گریانێکی پڕ لە لاوانەوە، بەڵکو چاوی هەمووان پڕ بوون لە فەرمێسک. تەنانەت ئەوەی بەدەنگی شۆنە گریا فەرمێسک بە چاوانیدا دەهاتنە خوارەوە، تەنانەت سەربازەکانیش بە بێدەنگیەوە گریان سەرڕای ئەوەی کە هەرکی سەرشانیانەوەیە تند و تۆڵ و دڵڕەق بن لەبەرەوەی ئەو جەنگانی دەیکەن ویان لێ دەکات کەم کاتە هاوڕە و دۆست ببێنن یان سەربازێک ڕەفیقێکی کە پێی خۆشحاڵە دەبینی لە بەردەمیدا دەکەوێ و دەمرێ.
یان لە تەنیشتیدا لەناو دەچێ و بەجێی دەڵێ بەڵکو ناکرێت سەرباز بریندار بگوازێتەوە لەبەرەوەی هێزی چەکداری کەم نەبێتەوە و پڕش و بڵاو نەبێت. بەڵێ هەتاکو سەربازەکانیش دەستیان کرد بە گریان پاش بیستنی ناوی زەبیبە. ئایا جگە لە زەبیبە شیانی ئەوەی هەیە فرمێسک لە پێناویدا بڕێژرێ و دڵ خوێناوی بێت بۆی لە چاو ئازاری مەردنی؟ هەموو دروشمان بەرزتر دەکرد. بژی زەبیبە کچی گەل و ڕێنیشاندەری، بژی زەبیبە سیمبولی چالاکی و خۆنواندن بۆ وڵات، بابڕ و خێت دوژمنانی گەل و نیشتیمان. هیچ کەسێکیش بۆ پاشا دەنگی بەرز نەکردەوە جگە لە یەکێک لە بازرگانە چڵەسەکان چاوەی کە نزیک بوو بێدەنگی کرد و ئاگداری کردەوە کە دەنگی زۆران شازە لەو هاتوو هاوارەی. پاشوەی کەوتیان بۆ بەرزڕاگرتنی ئەو جەنگە و سیمبولەکانی سەرکەوتنی هەوڵەکە بێدەنگ بۆەوە. بەڵام ئەوەی کە بووە مەیسر سوڕمان ئەو ئافرەتە بوو کە منداڵەکەی خست بۆ باوەشی و بێخوز دانیشتە بوو، نەدەگریا و نە هیچ دەنگێکی لێوەدەهات. تا ئافرەتەکانی دەوروبەری پرسیاریان لێ کرد، ئەویش بە زەردەخەنەوتی فرمێسک لە چاومان نەماوە تا بێڕەژم، چونکە ئەو پێنج مناڵی هەم بوون ئەوەی لە باوەشمدایە منداڵی گەورەکەیانە. فرمێسک بووی نەگەڕاندمەوە و پێم وابێ ئێستا بوونە بە سیمبولێک لە سیمبولەکانی شوید بوون و خەوفی داکردن لە پێنەو ئەم وڵاتە. ئێستاش هاتوومە بۆی هەر کەسێ پێویستی بە یارمەتی هەبێت یارمەتی بدەم، لە ناخی خۆیدا بێت یان لە دەرەوەی ناخی خۆیدا بێت، تا ئەو دەم لوسانە مانەکانی خۆفی داکردن نەدۆڕێنن. بەو شێوەیەش زەبیبە لەناو بچێت و هەرچی هەرکومادوو بوونی ئەوانەی خۆیان فیداکرد لە پێناو وڵاتدا بە فیرۆ بچێت، چونکە هەستیەوەی کام وڵاتی پێشکەشی کردووە لەوانەش پێنج کوڕەکەم و لە پێش هەمووشیانەوە زەبیبە کچیگەل پێویستە بپارێزین و چاو بە شوێن ئەوەدا بگێڕن کە ڕێنیشان دەرمان دەبێت لە پێناو ئازادبوونمان. یەکڕێزی وڵاتەکەمان و حکومکردنێکی دادپەروەرانە حکم بکات چاوە خۆفی داکردنی بۆی وڵات دەدەین بەبێ ئەرزش نەبێ، تا لە ئایندەشدا خۆیان لە پێنەوە ئەو مانە گرنگانەی پێشکەش بکەن. من ئێ خوشک و برایان هەر کەسە و باپێی هۆشداری خۆی بێردەکاتەوە، بەڵام من هەموو هزر و توانە و هێزم کۆ دەکەمەوە لە پێناوەوەی مەبەستی خوێن ڕەشنەکەی مناڵکانم و زەبیبەش بەرز ڕابگرم. لەبەرەوە بەشداریە و دروشم و وەتنەوانم نەکرد و بەشداری گریانەکانیشم نەکرد، تا هێز و توانم بە فیڕۆ نەدەم و بتوانم چاو بگێڕم بەناو ئەوانەی وشە دەڕازێننەوە. خیانەت لە بەرهەمی خوێنە ڕشنی کوڕەکانم نەکەن، کوڕەکانمان ئازاکانمان و خوێنی زەبیبە کچی گەل و ڕێنوێنی کەری لەبەرەوە دەبینی و چاو دەگێڕم بۆی بزانم چی لە چواردەورمدا ڕوودەدەن. پاشەوەی ژن و پیاوەکان ئەم قسانیان بیست فرمێسکەکانیان سڕێەوە و هەموو بە یەکدەنگ بەو ئافرەتیانوت سڵەی خوات لێ بێت و خوا ژیاوەرت بێت. هەمومان دەبینە پاسەوانی و بنەمایانەی جەنگاوەرە ئازاو دلێرەکانمان لەو پێناوەدا خۆیان بەخت کرد بە هەموو زیند و شەهیدانیشەوە. هەرگیز ڕێگەش بۆ نادەین کە نەفز نزم و لاوازەکان ئەو هەموو خۆبەخشینە لێهات بکەن. ئەو خوشک و براو منداڵ و سیمبولانی خۆیان لەم پێناوەدا فیدا کرد، ماناکانی یادکردنەوەش بۆ هەمیشە گڕی هەڵایستاوی لەسەر ڕێچکەی ڕاستی خۆی بمێنێتەوە. لە نێو بارودۆخی ئەم دانیشتنە هەموو گوێبیستی دەنگ لێدانی سەرۆکی کۆنگرە بوو کە دایە سەر مێزەکە. هەموو وریا بوونەوە کاتێک ئەو هەموو گوڕوتینەی لە ناخی دڵیانەوە هەڵدەقوڵا کەم کەم خامۆش بووەوە و لە پاش ڕشنی فرمێسکەوە تا دەڕوونیان وریاتر بوونەوە و خۆیان هێنایەوە باری خۆڕاگری و هێمنی لە ناو خۆڵەکە. سەرۆکی دانیشتنەکەوتی ناویشی عەبدڕەبە بوو. لە سەرەتادا بنەما و ڕەگەزەکانی قسەکردنتان بەبیردێنمەوە. لەم دانیشتنەدا دەبێ هەموو قسەکان ڕاستەوخۆ ڕۆمەبەست بێت، لەبەرەوەی دەروونمان زۆری ناڵان بەدەستپێچ و پەنا و کەسەکانی کورد بڕبین لە قسەکردن، باوشەکانش باوەریق و بەخ نەڕازێنینەوە. لەبەرەوەی ئاڵتون ئەگەر چەند خۆڵشی بەسەرەوە بێت مانەی خۆی نیشان هەردەدا ئەوەی وەک ئاڵتون نییە، ئەوە پێویستی بابریقە هەیە
چاژەنگ لە خۆی دوورخاتەوە بۆ ئەوەی چاو بخەڵەتێنێ کە هەڵچوونە. بەهەرحاڵ هەر کەس و مافی ئەوەی هەیە لەبارەی ئەو مەسەلانە قسە بکات کە بە کۆی دەنگ ڕێگەی پێدەدرێت و لە ناوەڕۆکی ئاماری کارەکانماندا بۆ هیچ کەسێکی ژنێ دووجار لەسەر یەک مەسەلە قسە بکات. هەر قسەکەرێکیش دەبێت دەستی لە ڕاستی بەرز بکاتەوە وەک ئاماژەکردنێک بۆ قسەکردنەکەی. پاشان سەرۆکی کۆنگرەکە ڕێگەی پێ بدات ئەگەر ڕێگریتان نەبێ یان ڕێکردنەوەی ئەم سیستەمە. ئێستاش با بچینە ناو کارەکانەوە. نووری چەلەبی دەستی بەرز کردەوە. پاشوی سەرۆکی کۆنگرە ڕێگەی پێدا، بەڵام دیار بوو لەو کەسانە بوو کە هیچ هەڵوێستێکی نەبووە لەگەڵ سوپاوگەلدا و بەبێ ماف خۆی خەساندبووە ناو ئەم کۆبوونەوەیە. هەستایە سەر پێوتی لە پێشدا وا ڕاهاتوین کە سەردەی قسەکردنمان بۆ پیاو ماقوڵ و نوێنەری عەشیرەتەکان بێ، نەک بۆ خەڵکی ئاسایی بۆ دابوونەری دەگۆڕن. سەرۆکی کۆبوونەوەکە وەڵامی دایە وتی ئەم کۆڕەمان کە بەستووە خۆی سەرگەورەی خۆیەتی و ئەوەی بە زۆرینە دەنگ بڕیاری لەسەر دەدرێت ئەوە دەبێتە سیستەم و دەبێتە نەرید. بڕیارەکانیشی لەسەر دێری دەکرێت. یەکێک لە سەربازەکان دەستی بەرز کردەوە وتی ڕازیم لەسەرەوەی سەرۆگوتی، بەڵام ویستم شتێک ڕوون بکەمەوە گەر بێت و لەسەر هەموو شتە کۆنەکان بڕۆین. ئەی ئیتر ئەم کۆبوونەوەیەمان بۆ چییە؟ زۆربەی ئەوانەی لە هۆڵەکە دابوون کەوتنە چەقلە لێدان. ئەحمەد حەسەن داوای کرد قسە بکات. پاش بەرزکردنەوەی دەستی لە سیمەی وا دەردەکەوت کە یەکێک بێت لە ناودارەکانی بەرەنگاربوونەوەی دوژمنان تەمەنیشی نەگەیشت بۆ 40 ساڵی. پاشوە ڕێگەی پێدرهەستەوتی سەرڕای ئەوەی کە هەستەمە بتوانن بکەوینەوە ڕاست ڕێڕەوێکی ڕوون لە کۆبوونەوەیکی ئەوەدا ئەگەر بێت پشت ببەستین بۆ قسانی ئەو هاوڕێمان وتی و دەستی ڕۆ نووری چەلەبی درێژ کرد کە دەیەوێت ڕێڕە و سیستەمی ئەم کۆبوونەوەمان بگۆڕێ. بەڵام ڕێگەم پێ بدەن بڵێم کێ مافی ئەوەی پێداوە کەوا هەست بکات سەرگەورەی هۆزەکێتی تا داوای بکات سەرمەشق بێت لە قسەکردندا. ئایا خەسڵەتی ئەو جۆرە کەسانە چین کە لەو وەسفەدا بن؟ کاتێک نووری چەلەبی وەڵامی دایەوە کامە میراتەوە لە باو باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە پێیوت ئەو میراتانەی کە لە دابوونەریتەوەیە بە تایبەتی وەک ئەمە با سەرکەسێکدا جێبەجێ دەبێ کە باوەڕی پێ هەبێ یەخود لە ڕێی دەسەڵاتەوە دەسەپێندرێ بەسەریدا بە شێوەی گریمانەی سەپێندراو. بەڵام نووری خاوەن دەسەڵات نییە لێرەدا. میراتگیریش بە پێی مافدا بەش دەگرێت لە بەرەوەی باوەڕمان بە قسەکانە دنیا و ئێمەش کوڕی باوکی تۆنین شتمان بەسەردا بسەپێنی. ئێستاش ناتوانین یاسایەکمان بەسەردا بسەپێنی کە لەوە پێش کەڵکت لێی وەرگرتووە لە بارودۆخ و سەردەمانی یاسای پاشایەتی. ئێمەش بۆ ئەوە کۆبووینەتەوە تا بیگۆڕین و ڕەنگە ئەوەندا دەنگ بەدەست بێنین تا بیگۆڕین. نووری چەلەبی کەوتە هاوارکردن پاشەوەی داواکەی ڕوت و قوت کرایەوە. مەبەستە دەوەیە سیستەمی پاشایەتی دەگۆڕێ سەرڕای ئەوەی پشتی بەس بە هەندی خۆنەوەندن کە ئەم بڕیارە سەرسەمی کردووە، بەڵام لێی نەهات کە ئەو دەنگە دەنگی کرد و ئەحمەد ئەلحەسەن وەڵامی دایەوە وەک نوێنەری گەل بەڵێ مولکێتیش دەگۆڕین کە مولکێتی بەکوێ بەخشووی هاوڕێم جگە لە نەبوونی گەل و ئەو سیاسەتانەی سەپێنڕابوون بەسەر گەلدا پێشماوەیەک لە ماوەکان و بەڵکو بەسەر هەموو وڵاتی گەورەشدا سەپێنرابوو بە بێویستی گەل. ئێستا و پاشەوەی ویستی گەل کۆبەوە و دەسەڵاتی بێگانە و بیانینەما تا فشار بخاتە سەرگەل. ئێستا تەنها ئەوانەی ناونیشانی گەل و ویستەکانیەتی ئەتوانن بڕیار لەسەر وڵاتدا بدەن. نووری چەلەبی بێدەنگ هیچ وەڵامێکی پێنەما. پاشەوەی بانە یاسایی خۆی خستبووە ناو کۆنگرەکە. پاشان سەرۆکی کۆنگرەوەتی تکایە پەلەمەکەن لا گفت و گۆگردن لەسەر مەسەلەی کە نەما خستۆتە ناو ئاماری کارەکان و دەبێت درێژە با کۆنگرە بدەین. دووباری کردەوە کە زیە لە لیستی کۆنگرە ناڕازی بێت. دایکی پێنجشەی دەکە دەستی بەرزکردەوە و ڕێگەی پێدرا قسە بکاتوتی هەموو کۆنگرەیەک پێویستە ناسنامەی خۆی هەبێت. ئەگەر بە شوەیەکی سەرەتاییش بێت، ئەگەر جارێ لەسەر دروشمی ڕێک نەکەوت بین، جا چۆن لەسەر بەرزڕاگرتنی شەهیدان و شەهیدبوون ڕێک دەکەوین. هەموو وەڵەکە کەوتنە چەپڵە لێدان و درۆشە وتنەوە. دایکی شەهیدان ڕێژەی بە قسەکانی داوتی زەبیبە شەهیدی گەل بوو، ئیلهام بەخش بوو، سیمبولی ئازایەتی خۆبەخشن بوو. بۆی پێشنیار دەکەم کە وێنەکەی هەمیشە لە پێشەوەی هەموو کۆڕ و کەوبوونەوەکانمان بێت.
وێنەکەشی لە پشتی سەری سەرۆکی کۆنگرەوە بێت بە شێوەیەک هەموو کەسێک لە هۆڵەکە بیبینێت. بەوەش ڕێڕەوی کۆڕ و کۆبوونەوەکانمان دیاری کراو دەبێت. دووبارە هۆڵەکە دەنگی دایەوە بە چەپڵە لێدان و جگەلەوەی بەشێکی کەم بە پێچەوانی ئەوانەوە بوون. سەرۆگوتی بەڵێ دایکی شەهیدان بردێەوە، با وێنەی زەبیبە بخێنە سنگی هۆڵەکە و لەسەر سەرمانەوە دەیبنین. دووبارە کێشۆی بەسەر مێزەکی بەردەمی وتی پاشەوە بۆم دەرکەوت کە هەموو کۆکن لەسەرەوەی سیستەمەکە بەجێیە، بۆیە با بچینە ناوڕووکی کارەکان. خاڵی بنەڕەت لە ئاماری کارکردنمانەوەیە مەسەلەی دەسەڵاتە کە زەبیب ئاماژەی پێدا بوو لە وەسیەتنامەکی بۆ پاشا بەوەی ویستی گەلبن بڕیشەوە و چۆنێتی بێ لە بەرەوەش کە ویستی ئێستا بۆ گەلە لە بەرەوە پێویستە گەل بڕیاری خۆی بدات. سەر ڕایەوەی کە پاشا لە هۆڵەکەدا نەبوو، هەروەها ویستی گەل ئامادەبوونێکی بەهێزی هەبێت لە ڕێگەی نوێنەرەکانیەوە، بۆیە هەموو سڵیان کردەوە لەوەی کە گفتوگوی لەسەر بکەن. هۆی دڵاڕاوکیەکەش سامداری دەسەڵات بوو یان ترسی کەسایەتی پاشا بوو، وەک وەفایەک بۆ دووەهەمین هەڵوێست کە پاشا هەیبوو، هەروەها وەک ڕێزلێنانێکی بۆ زەبیبە کە لە دووەهەمین نامەیدا هاتووە. ئەم گفتوگویانە نەبوو خۆرەقوکینە، لە نێوانیاندا تایەکەکان هاتە قسەکردن کە هێشتا جلوبەرگی خوێناوی لەبەردا بوو. پاشۆی چەندین ڕۆم حیشکاندبوو لە ناو قوڵەیە جەنگەکانم وتی هیچ کەسێک مانەڕقێکی کەسێتیمان لەگەڵم پاشایەدا نییە، بەتایبەت لە دوای ئەوەی لەگەڵماندا بەشداری شەڕی کرد. ئەویش هەرگیز نابوو بە پاشا گەرێمە هەوڵمان نەبژاردایە. لە کاتێکدا چەندین میر و پاشا بوون مەلملانەیان دەکرد، ئێمە هاوکاریمان دەکرد وەک بۆچوون و وەک هێزێ چەکدار. ئەگەر بوار لە بەردەمتان نەبوو ئەوە کەمترین خراپە هەڵبژێریت باشە کام پاشایەیە، بەڵام باوکو باپیرانی بێزاریان کردبووین و هیچیان بۆ میلەتە جێ نەهێشت جگە لە وێرانکاری. بۆ نمونەگەر پشتم هەڵماڵم دەبینن، منیش یەکێک لەو هەزارانەی کە بە قامچی جەلادەکانیان پشتیان ئاگر دەدەین و ئاسەواریان بەسەرەوە بەجێهێشتووە. جگە لە برسێتی و دواکەوتن و سەرشۆڕی تووشی گەلات بوو. ئەگەر بەم پاشایە بڵێن کە جودایە لەوانی تر، ئەو بەرپرسیارەتی بە پلە یەکەم دەکەوێتە سەر شانمان کە خەسڵەتەکانی چۆن دەبێ. پاشان زەبیبە کچی گەلنەی بود هەڵوێستی گۆڕاوە بۆ هەڵوێستێکی باشتر بەرامبەر بەگەل. ئایا گەل بە نرختر نەبوو لای پاشا؟ پاشەوەی باوەڕ بچووە دڵیەوە لەو هەموو بێباوەڕیەوە. پاشایی گەل نەبوو ژیانمان و شەرەفی ڕزگار کرد لە بەرامبەر هێرشی دوژمنان و پیلانجارە خیانەتکاران. ئەو هەموومان کرد تا جارێکی تر پاشایەک بهێنینەوە دیار سەرمان. ئەگەر بتوانین گرنگی ڕەفتاری ئەم پاشایە تا نزیمترین ناز بۆ گەل و نیشتیمان قوبوڵ بکەین بە هەموو بنەماکیانی باوەڕ پێکردنەوە. ئەی چی گرنگی ئەومان دەداتێ کە پاشاکەی دوای ئەویش بە هەمان شێوە دەبێت؟ کێ دەزانێ ڕەنگە مرد منداڵێک یان منداڵێک حکممان بکات یان حکمی منداڵەکانمان بکات کێ ناڵێ شیتێک لە مناڵەکانی ئەم پاشایە بەڕێوەمان دەبات. هەرچی لەناو هۆڵەکە بوو دەیان لە قاقەی پێکەنین پاشان دەستکرا بە چەپڵە لێدان بۆ هزر و بۆچوونی ئەم متەبێژە. پاشان بەردەوام بوو لە قسەکردن و وتی بارحاڵ پێویستە جیاوازی دیاری بکەین لە نێوان بۆچوونی کەسێتی من و دەقوبنەمای سەرەکی مەسەلەکەمان تا مەسەلەکان تێکەڵ بە یەکتر نەبن. گوێگرانی خۆشەویست، بەم شێوەیەشەتی نەکۆتایی بەشی سێنزەم لە ڕۆمانی زەبیبە و پاشا. بەشی چواردەیەم لە ڕۆمانی زەبیبە و پاشا. پاشان یەکێکی سەر دەستی بەرز کردەوە پێی دەچوو یەکێک بێت لەوانەی بازرگانی دەکەن لە نێو عێراق و عیلام. وتی مڵکدارێتی مەسەلەیەکی واقعە، گەر پێمان قوبڵ بێدیانە ئەمە سیستەمی ئێمەیە لە سەردەمانێکی کۆنەوە. پاشان گەل ڕەزامەندە لەسەری. پاشان چۆن بازرگانی بکەین لە ناوە و لە دەرەوە ئەگەر لەسەر تاقە مەسەلەی کۆک نەبین. یەکێک لە ئامادەبووان چاوی لێ قەرپان و کەوت ئاگا دەرکردنەوەی گەرسەرۆکی کۆنگرا وریایی نەکردەیەتەوانێ بە وتنی دەتوێت لەسەر و بۆ چوونە یەک ڕابین کە بەمیراتی بۆمان ماوەتەوە و لەگەڵ بەرژەوەندەکانی تۆ دەگونجێ بزەخەنەی کرد پاش بیستنی قسەکان. دەبێ ڕێک بکەوین لەسەر بارودۆخەکە وەک خۆی تا بازرگانیەکانمان بن بێتەوانێ. لەبەرەوەی ئەو ڕێگا ناسراوە باشترە گەر چۆن خراپەشی هەبێت لەو ڕێگایی کە نازانین بەرەو کوێمان دەبات. ئەگەر لە خاڵی سەرەتاش و دەست پێ بکەینەوە ئەی پێشوینە نێنوتووە
ئەو دەستی ناتوانانی ببڕیتەوە ماچی بکە وایە ئایا تۆ بۆ هەمووی هەتا لە باوکت باشتریت کە لەوە پێش بارکێشی دەکرد کە باری بازرگانەکانی دەگواستەوە بۆ قوبولی و میراتی باوکت نەکرد ئایا گەل ئەرکی سەرشوانەتی کە سەروەت و سامانی تۆ بەخێو بکات لە بارودۆخێک کە ناڕەوایی قوبڵ دەکات هەر کەس بۆ خۆی دەوڵەمەند بێت و وەک چۆن سەروەتی بازرگانێکت بۆ مایەوە کاتێک تۆ کارمەندی نووسین بووی لای کە لەبەر خاتری باوکت دەیان مەزراند پاشان دەستت گرت بەسەر سەروەت و سامانەکەی و دەتەوێت ئێستا هەموو شتێک وەک خۆی بمێنێتەوە و بارەزوی توش بمێنێتەوە لەوانەش دەسەڵاتی مەڵۆکدارێتی تا بەردەوام بێت لەسەر پاشەکەوتکردنی ماڵە حرامەکەت لە سایە و کەسانی کە ڕەشوەت پێداون بۆ ئەوەی بێدەنگ بن لەمەڕ نەوتنی ڕاستیەکان ئایاوە هەڵوێستێکی ڕاستە ئەگەر ئێمە لەسەر هەڵە بڕۆین بۆ ئەوەی بەژەوەندەکانمان لێ نەدرێن هاوکاتگەر و نیشتیمان بارقورسی ئەویان خستوتە سەرشان کە ئێستا و داهاتوت بگۆڕن بەرەو باشتر هۆڵەکە کەوتە لەرزین بەهۆی چەپڵ لێدان پاشەوەی لە هۆڵەکە با ساتمەکردنەوە دەرچوو بەهۆی ئەو گفتوگۆیی ڕوویدا لای لە هیچ کەس نەکردەوە دەرچوو ئەو ڕۆژەشی بەر نەفرەدا کامیل لە دەڕێگەی ئەوەی بۆ ئاوەڵا بوو بتوانێت دەم بکاتەوە بۆ بەدیهێنانی ئامانجی وتنەوەی ڕاستیەکان پاشان سەرکەوتن بەسەر دوژمناندا و ڕێگەشی بۆ بکرێتەوە تا ڕاستی بدەرکێنێ شمێڵ دەستی بەرز کردەوە لە تەمەنی 40 ساڵیدا بوو پاشۆی ڕێگەی پێدرا کە قسە بکات دەستی کرد بە وتنی هەندێک دروشمی نیشتمانی لەسەر وەفا و ڕێزگرتن لە یاسا و بە شێوەیەکی هونەری زۆر جوان کە خاوەن بۆچوونی زیرەک دەیتوانی بیناسێتەوە من نامەوێت پشتیوانی لە مڵکدارێتی بکەم بەڵام دەمەوێت پشتیوانی پاشا بکەم بەوەی کە لەگەڵماندا بەشداری و جەنگی کردووە زەبیبەش کە سیمبولانمان بوو زۆر لێ رازی بوو پێشمەردنی ئاوای وت لەگەڵمانە جەنگاوە پێشوی زیاتر بڵەیەکێک لە دانیشتوان ڕێگەی قسەکردنی پێبڕی کە سەرکردێکی بەرەنگاری کەبوو ڕۆبسەرۆکی کۆنگرە قسەی کرد ئەوەی کە قسە دەکات دەڵێ پاشا لەگەڵماندا بەشداری جەنگی کردو بەو پێش دەبێن بەشداری جەنگی کرد بێ دژ بە دوژمنان و ئەمەش ڕاست نییە بەشداری شەڕی لەگەڵدا نەکردوین بەڵکو لە بەرسەکەی پاری دەگۆڕیەوە و کاری بۆ لاوازکردنی دراوی نیشتیمانی دەکرد لە پێناو بەرژەوەندیەکانی خۆی و خواردەمانیشی قۆڕخ کردە بۆ لە دژی گەل بۆی داوا دەکەم لە سەرۆکی کۆبوونەوەکە داوای ڕوونکردنەوەی مەبەستەکانی هاتنی بکات بۆ ئێرە کە هیچ کات بەشداری لەگەڵدا کردین خۆی یان باوکی لەبەرەو باوکیشی وەکو خۆی بوو گشت خەمی لێدانی بازار بوو لە بۆرسا زۆر کاتیش خۆی و باوکی دەبران بۆ دادگا لەبەرەوەی پارەیان سەختە دەکرد بەڵام لەبەرەوەی دام و دەستگا حکومەکان ئەوەندە کە لەبەر هێندلاوەز بوو زۆر ڕێگەی دەربازبوونیان ئاسان بوو بۆیە لە سزا دەرباز دەبوون و بە هەموو پارانی هەڵیان دەبژارد یان ئەوەندە بەڵگی سەختیان دروست دەکرد شمێڵی جوولەکە هەستا بۆی بڵێ بەڵێ بەشداریم جەنگم کرد بەرامبەر بە دوژمنان چونکە پارەمدا لەبەری خزمەتی سەربازی چونکە ئەمزانی کە خۆسەزدان بۆ بەرەنکاربوونەوە من ناگرێتەوە سەرڕای پارەم بەخشی و کۆیلەکەمم ناردو و چوار بەڕابەر کرێکی خۆیم داوە پێی چونکە نرخێکی کەمم دەدا پێی لەگەڵەوەیدا خواردن و جلوبەرگانەی کە خۆمان لەبەری دەکەین دامە بەویش یەکێک لە ئافسەرەکانی بەڕەنگاربوونەوە هەستەوەتی سیرم پێدێ کە چۆن قسەیەم کەڵە کە بازە قوبوڵ دەکرێت چۆن ڕێگەی پێدرە درێژێ بە قسەکانی بدات لەم کۆنگرەیە کە پیرۆزی خۆی هەیە من شمێل دەناسم و دەزانم کوڕێکی هەیە کە تەمەنی 20 ساڵ دەبێت و نەی ناردۆ بۆ جەنگ و خزمەتی سەربازی خۆشی زۆر ناڕێک بوو بەردەوام خۆی دەجزیەوە هەروەها پارەی دەخستە بەردەست نزمەکانەوە بەهەرحاڵ دڵنیەتان دەکەمەوە کە کوڕەکەی لە ڕێزەکانی جەنگدا نەبووە لەو کاتی کامیلەت و نیشتیمان تۆژ ئەم هەموو نەهامەتی هات شمێڵ خۆشی لەگەڵ هێزیەدەکەکان بوو بەڵام نەهات بوو هەروەها هەندێک لە مناڵانی دەوڵەمەندەکان ڕەوانەی دەرەوە دەکرد تا بەشداری لە جەنگ نەکەن بەوەش خەنجەرێکی ژاراوی دەکاتە لاشی نیشتیمانیەوە لەبەرەوەی نیشتیمان بێ سەرباز دەرگای لەسەر پشت دەبێت بۆ هەر کەسێ بێوێ داگیری بکات بەماش مافی بە هەوڵاتی بوونی لەدەست دەچێت هەر کەسێکیش مافی هەوڵاتی بوونی لەدەستدا ئەوە مافی ئەوەی نابێ نوێنەری گەل بێت لەم کۆبوونەوە پیرۆز دەدا بۆی پێشنیار دەکەم لەم کۆڕەمان وە دەربنرێ بەڵکو لە ناو ڕێزەکانی گەل وە دەربنرێ هەر هەموو باقوڵپەوە هاوەریان کردو بۆ چوونەکەیان بەدڵ بوو جگەرە چەند کەسێک بێدەنگ و هەڵکوڕما و لە زرسی هەڵقوڵانی نوێنەرانی گەل و نیشتیمان هەمویان دەیانوت شمێل دەرکەن بڕوخێ شمێل لەم کۆڕەمان وە دەربنێن لە وڵاتت دەریکەن
لەم کۆڕەمان دەریکەن بەرنەفرەت کەبێ تا ڕۆژی دوایی. هەندێک دەیانگرت بە شانی شمێل و پاڵیان پێوە دەنا با ساتمەوە بەرەو دەرواچوو پاش ئەوەی چەند جارێک کەوت و هەڵسایەوە. یەکێک لە سەربازەکان ڕوخسەتی فەرموو کاپۆشێکی سەربازی نەپۆشی بوو لە سەرسیمەی وە دیار بوو کە بەشداری جەنگی نەکردبوو. واش پێوەی دیار بوو کە یەکێکە لە ئەفسەرەکانی بنکەکانی پشتۆ بوو لاپای تەخت کە هەندێکیان هەموو خزمەتەکان لەو سوپایانەدا کە سیستێمێکی ڕەواتیدا بەرجەستە نیە لە خزمەتدا و خزمەتبەرەکانی جەنگ هیچ قورسەیەکی نییە. لە هێڵی خزمەت و پێشکەوتنیان یان سیستەمی سیاسیان لەو جۆرە نیە سنگ بۆ ئەمادا بنێت دەبنکەری دادپەروەری بێت لە نێو خەڵکە. لەوانە سوپاییەکان داوای مۆڵەتی کرد هەستا و باتەر و بڕی دەموچاویدا وەک ژنی ماڵە خواپێدراوەکان وابوو. پاش خۆناساندن و باسی و کارانەی ئەنجامی داوا کرد. لا پێشەوەش کە خاوەن چەند نامێلکە و کتێبە لەبارەی ڕۆژ سوەدەب شێوازی نانخواردن جۆری ڕسک و لە نێوان ئەفسەران لە هۆڵی نانخواردن و چەند هەواڵێکی هەیە لە بۆی کاری سازدان و هەناردنی سەربازی وتی پاشا پاشای خۆمەنە دەسەڵاتێکی لە باوکی و بۆ ماوەتەوە ئەگەر بێبەشێکن لە میراثێکی باوکی واتە یاسەیەک پێڕەو دەکەین هەموو میراثگرەکانی گەل بێبەش دەکەین لە میراثی باوکیان. ئەوە شتێکی ترسناکە پێم وایە بێبەشکردنی گەل لەوانە شێزە چەکدارەکان لا میراثگری هەر شتێکی دمادی یانی اعتیباری لا باوکیانەوە کارێکە گەل ڕازی نابێت لەسەری. هەروەها چەکدارەکانیش پێم وانێ لە ڕاستیشەوە دوور بێت ئەگەر بڵێم تەنانەت ئەوانەی نەئەم هۆڵەش بە ئومێدی میراتین لا باوکیانەوە بەمە ڕازی نین مەگەرەوانی باوکیان ناناسن یان بە هیوە هیچ نین لا باوکیانەوە چونکە باوکیان هیچی نییە. یەکێک لا پیاوانی بەرەکانی جەنگ و بەرگری لە سوپا هەستا هەروەک دیمەن و جلو بەرگەکی ئاماژی بەوە دەکرد کاوەش ئێمایەکە لە شەدادەوە کاتیماری برینێکی سەرباڵی چەپی دەکرد داوای قسەکردنی دەکرد وتی سوپاس بۆخوا سوپاس بۆ فەرماندەکانی بەرگری لەوانەش سەرۆکیان گۆنگرەیە کە هەلی دیالۆکیان بۆ ڕەخساندین لەم خۆڵەدا کارێکیان کرد لاواسی لە سنگیەوانی پێی نەسراون بێزاری بنوێنن پاشان دەرکەوتنی توانە لەسەر بنەمای باوەڕی هەڵوێستی ڕووسپیکەری دەربارەی کێشەکانی گەلۆوڵات لێرەدا داوای لێبوردن دەکەم کە ئاماژە بەم کەم و کوڕیەوانەی پێویست ئاماژیان بگرێت دەکەم. پاشوی سوکایەتیەوەی لێکردن گوێی پێنەدەن پەڕیان کێشاتە ڕادێک شەرم ناکەن لەوەی دەری دەبڕن. پاشەوەی بووە بەشێک لێیان بەڵکو دەستیاندایە پروپاگەندە بۆەوەی ببێتە ڕۆژتیگەل و ڕەفتاری نەک لەسەر بنەما و ڕێڕەوێکی دیکە. ئەو پەندەی یەک مۆم تاریکی دەتارێنێت وەک چۆن باوەڕ شێدان دەتارێنێت. پەندێکە هەڵوێستی پاراستیر پێشتر ئەم کۆنگرەیەش کردی ئاڵایەک لە ڕێنوێنی ئەوانە بێ دێنە سەر ڕۆی ڕاست تشکی هەتاوە بۆ داهاتنی هەر تادێکیەک بە کورتی برایان و خوشکانی ئامادە بوو. هاوڕێیان ڕۆڵە بە نرخەکانم وەک ستایشێک بۆ وانەیەم ستایشیان بەسەردا بەرجەستە دەبێت. ئەم ئەفسەرە لە سوپاکەماندا وەرگیرە لە چاوتروکاندنێکی بێئاگاییدا بێتوانایی خاوەنتوانەکان لە داربڕینی ڕێخۆیان باوکیان بێت بوو لە سوپا لای باوکیان پاشای واسیدەی کرد و بەڕایەوە کە باشترین ڕێزلێنان بۆ جڵوچی ئەسپەکەی بێت بۆی کاتی سواربوونی پاشا قاچی ماچ بکات. ئەیتر هەر بەو جۆرە قاچی پاشای ماچ دەکرد هەتا مرد. دایکە مەفسەرەش مەراقی تەنها لە ئامادەبوونی هەنگی تێکەڵی بەڕەڵای ژن و پیاودا بوو. پاشوی پاشایەکێک لەو ژنانی هەڵدەبژێرد دایکە مەفسەرە ئەرکی قایلکردنی بوو بۆ ئارەزوەکانی پاشا دەگرت هەستۆ بۆ بردننی بۆ ژووری نووسنی پاشا و ئاهەنگەکەشی هەر بەردەوامە. ئەمە فسەر و هەمسەرەکەی هیچ مەراقێکیان نێت جوێ لە ئامادەبوونی ئاهەنگی شەوانە نەبێت. دەتوانم سەدا نەفسەر ئامادە بکەم لێرە بەبێ دیاریکردن بۆی ڕاستەخۆ پرسیارەکانتان ئاڕاستیان کە بۆی بزانن چەند لەوانە ئەم ئەفسەرە بانگێشتی کردن بۆ ماڵی خۆیان بە بیانی و نەخواردن دەتوانن پرسیاریان لێ بکەن چەندیان ڕێ و شوێنی ژووری نووسنی ماڵەکەیان دەزانن هۆڵەکەیان لەکوێ و چەند شتێکی دیکە. ئایا ئەوانە کاتێک خاوەن ماڵ لە ماڵ نەبێت دێنە ماڵیان یاخودنا هیچ ڕێکەوت بووە بەبێ هاوسەرەکانیان بێنە ماڵیان. ئایا هاوسەری ئەم لۆتیە بانگی کردوون بۆ خواردنەوەی ساردی یان چای یان قاوە بە لە ماڵ نەبوونی هاوسەرەکەی. پاشانە مەفسەرە هیچ کاتێک ڕێک نەکەوتووە ئامادەی مەشق بێت لە گۆڕەپانی مەشقدا. ئەگەر داوای لێ بکەن یەک سریە بەڕێوە بەرێت لە هێرش و بەرگریدا توانای نییە سەر و ڕای ئەمە لەوەتی چۆتە سوپا بەشداری هیچ جەنگێکی نەکردووە کەواتە بەڕێزان هاوڕێیان ڕۆڵەکانم برا خوشکەکانم ئایا کەسێکی وەک ئەم شایانیەوەیە ئەندامی ئەم کۆنگرەیە بێت بگرە شایانیەوەی جەنگاوەر بێت لە ڕیزی سوپا بەڕێزەکەتاندا.
ئایا دەکرێت لەمڕۆ بەدواوە پۆشاکی سەربازی بپۆشێت کە بۆتە هێمای شەرەفێکی بڵند بۆ هەڵگرانی؟ هۆڵەکە بوو بە چەپڵە ڕێزان دروشمی بژی گەل و سوپا بڵند بوویەوە. دووبارە هۆڵەکە بۆ چەپڵە ڕێزان و دروشم کێشان ئاماژە بۆی کە هەموو ئامادەبوون پشتگیری هەڵوێستی سەربازی دەکەن. کاتێکە و کابرایە خاوەن هەڵوێستی شەرمەزاری دەرچوو بە قاچەڵکەوتن و ساتماکردنەوە تەنانەت لە هەواش کە پێی وا بوو لەمپەڕە لە بەردەمیدا ئەگەر لیباسی سەربازی لەبەردا نەبایە ئەوە لە هەموو لایەکەوتف و نعلەتی لێ دەکرا. یەکێک دەستی بڵند کرد کە پێیان دەوت ڕاوکەری میرەکان. داوای قسەکردنی کرد بەم ناوە ناسرا بوو وەک نەزناوێک. لابری ناوەکەی کە بەزر بوو لەناو ئەو نەبەردیانی ئەنجامیدا بوو کاتێک بە نیزەکەی یان تیرەکەی تەنانەت بە خەنجەرەکەشی لەسەر ئەسپەکەیەوە قۆڵبەستی ئەم و ئەو دەکات لە ئامیرەکان گەورە بازرگانان وەک ئەوەی پسپۆر و ڕاستپێراوی ڕاوکردنی ئەوان بێت. سێرەڕای ئەوەی پیادە بوو بەڵام وەک گورگێک بوو. لە کاتی ێرش بردنە سەر کاوڕێک دوور لە ڕاوەکەی لابەرچینی خێرایی و بەهێزی چەند و باڵی بواری و ڕزگاربوونی کەسی نەدەدا لە دەستی چا بۆ دووبارە بژێت. ئەگەر کەوتە دوو یەسپێ کلکی گەردیان هەر شوێنێکی کە بواری گەردین هەبێت یان چانانات ئەگەر لەبەر کورتی باڵی هاوزەنگی سپەکەی گرت لە چاوتروکاندنێکدا سوارەکەەوە سپەکەت دەدی لەسەر زەوی دەترانەوە. زۆر بە ئاسانی لەسەر سنگی سوارەکەدا دەنیشت و سەری دەپڕی یان ڕمەکەی تێدەچەقاند و بە زەویەوە دێلکاند. لەبەر کورتی باڵی خەریک بوو ناوی بنێن کورتە. ئەگەر لە ترسیەوە نەبایە ئەم ناوە شوێنی نییە پاش ئەو هەموو پاڵەوانێتی پێی ناسرااو بوو کاتێک یەک لە دوای یەکی لە زەوی دەدا لەگەڵ توانایەکی زۆر لە خۆلادان لەڕەم یان شمشێری خوتیر. ڕاوکەری میرەکان دەنگ و بۆڵەیەکی لێوە دەهات لێ تێنە دەگەشتن. پاشوی سەرۆکی دانیشتنەکە مۆڵەتی قسەکردنیدا سوور هەڵدەگەڕا و چاوێکیش زەرد لە شۆرمی و بەڵدوخەی تێدایە کە ڕێگرە لە قسەکردنی. لە ڕقی ئەوەی بۆ هۆی ئەم کارە جاروبەر وەک باڵندێک وا بوو کە داوی جوتیارێک لە ملی ئاڵا بێ لە ناو چڵکەکەدا باڵی دەبینێت دەشکێتەوە ئەم لاو ئەولا دەکات بۆ بەرگریکردن لاجوانی لە ترسی مەرەک. کاتێک زانی توانای قسەگەیاندنی نییە بە دانیشتوانی هۆڵەکە پەنای برد ئەوەی چەنیشتی پاشەوەی دەستی گرت و هێنایەتەنیش خۆی لە جمۆجۆڵیدا هەموو بۆیان دەرکەوت کەڵاڵا. پەنای بەردە بەر نزیکترین جنگاوەر لێوەی بۆ ڕاوەکردنی قسەکانی بۆ دانیشتوان. ئەمەش دۆستێکی دێرینی بوو. هەروەها یەکێک بوو لە جنگاوەرە قارەمانەکانی سوپای میلی بەرگری چەکدار. ڕاوکەری میرەکان بەردەوام بوو جاروبار بۆڵەیەکی لێوەداهات و جاروبار دەنگێکی وەک باڵندەی لێوەداهات. لەگەڵەوەش دەستی بەکاردێنا هاوڕێکەی جاروبار قسەکانی دەگێڕایەوە بۆ دانیشتوان بڕگە بە بڕگە وەک لە زمانێکە وەرگێڕێت بۆ زمانێکی دیکەم. وتی سڵاتانێ بێت خوشکان برایان سڵاو لە قوربانیەکانتان کۆنۆژ دەبەمە بەردەم خۆی پەروەردگار لە بەردەم جۆگەلەی خوێنی شەیدان دەفشای جۆگەلەکان و پاکترینیان. من بەندی خواپەرست ڕاوکەری میرەکان هەر وەک ناوتان لێنام بەوەش پایان بەرزویەوە. جوانمەنشی تر بووم کەستان بەسەراتەکەم نازانن بۆچی ژیانی هەموو کەسێکم نەکردوتە ئامانج. تەنهاوانی خەسڵەتی میر و بازرگانی گەورەیان هەبوو. ئەوانەی کە چاک شارەزایان بووم بەڵکو تیرەگیان ڕمێکیان شمشێرێکم لە کەس نەدەدا. تەنانەت دەوانش مەبەستیان کوشتنم بووە لە گەرمە جەرگدا. بەو جۆرە دەمبینی خۆم لێلا دەدا بە شوازێکی دیکە بۆەوەی تیرێکی ڕاستەکەم. لەگەڵ وەشکامە بە بۆچوونی من حرام نییە مافی خۆمە بە پێی هەستەکانی زەوی و ئاسمان بەڵام مەبەستم نەبوو توانەکانم بخەمەگەر بۆ خەڵکانێک میریان بازرگانی گەورە نەبن کە بە ناڕەوا بوونەتە خاوەنی چونکە بوونەتە مۆریانی هەموو دارێکیان و وڵاتی ئێمە. ئەمانە گۆڕ هەڵکەنەی ژیانن ژاهری کوشندن ڕەشایی هەموو بەرگێکی سپین بەوەی هەموومانە بزانن فەرمون لەگەڵ بەسەر هاتەکەم. سەربەیەکێک لەو میرانە بووم جێی متمانەی بووم مەشقی هونەری جەنگی پێکردم بۆ ئەوەی پشتی بم بە شۆ و ڕۆژ لە ئاسان و دانیشتندا لە چەکیا بم بۆ ڕاویان بۆ هەر ئەرکێکی دیکە. ئەم میرە لا گەشتی ڕەودا هەوڵی داواکردنی کچێکیدا زۆر جوان بوو لە باوکی. ئەم کابرایە گەورەی تیرەکی خۆی بوو لە خەڵکێکی بەشەرف لە ناو و ناوبانک و کار و هەڵوێستیدا. کاتێک باوکی کچەوتی ئامۆزاکەی داوای دەکات ئەمیشەوی بەدڵە داوای لێکردە و قسەی بخاتە بەیانی بۆی ڕای کچەکەش وەرگرێت. هەڕەشی کوشتنی لێکرد ئەگەر ڕازی نەبێت کچەکەی پێ بدات. پاشەوەی بینی بووکردنەکەی لە سەرکانی پڕ دەکرد. باوکە ناچار بوو کچەکەی دایە لەبەر مەترسی هەڕ و داویکی کچوپڕ. میر بڕیاریدا هەر لە چادرگەکەی کە نزیک ماڵی کچەکە بوو بیگوازێتەوە لە بەریێوی باتە پایتەخت و لەوێرە ئاهەنگی شایی ساز بکات.
بەپێی نەریتی میرەکان خوا حەقی زۆری بەخشیە باوکی، بەڵام هەموو ئەو دیاریانەی دڵخۆشکەر نەبوون بۆ باوکە و کەمکەرەوەی خەفەتی بەمێردانی کچەکەی نەبوو، چونکە لە دابوونەریتیان بنەماڵەیدا کچ بامۆزەکانی خۆی نەبێت نادان بە مەرجی دڵخواسی خۆیان. پاش دەربڕی نارەزی و هەرێکێک لە داواکردنی کچەکە و ڕازی بوونی ئەو کات بڕیاری باوکتان دەبێتە کارێکی کلاسیکی. ئەم تیرەیەش بەو نەریتە ناسرا بوون بوو نەجێ ڕەزامەندی هەموو تیرە و هۆزەکان، چونکە ئەم نەریتە لادانە کۆمەڵایەتی نێوان هەردوو ڕەگەزەکە زۆر کەم کردبوویەوە. ژیانی هاوسەرگیریان زۆر ئاسوودە بوو، پێکەوە گونجاو بوون، کێشە و ئاژاوا زۆر دەگمەن بوو لایەن. بۆی باوکی کچە پێی وابوو بە مێردانی کچەکەی بەمیر کارێکی ناچاری بوو، سەرپێچی لە نەریتێ کرد کە نەبادا سەرپێچی لێ بکات. پێویست بوو سووربایە لەسەر ئەوەی تیرەکە دەیڕشتووە، شەرمەزاری نییە بۆ ئەو کەسەی تیرێک بەڕێوە بەرێت ملکەچی کابرایەکی دەرەکی بێت کە دابونێردەکانیان تێک بدات. شەوی زاوابوونیان باڕاستر بەڵام نیوەڕۆی هەمان ڕۆژ میری گەورەم ئەو کادوتی گەورم باگاڵتە پێکردنەوە وەگەوەی خۆست وای نیشان بدات، هەروەگەوەی وەرگێڕەکە لێ تێگەیشت بوو لەمەکانی دەستی لاڵەکە ڕاوکەری میرەکان پێدەکەنی لەگەڵ هەموو ئەوانەی ناوخۆڵەکە هەڵوودا بچێتە دەواری کچەکە. بەڵام ڕەتی کردەوە پاشەوەی لی تووڕە بوو کاتێک هەوڵەکەی دووبارە کردەوە هەڕەشی لێکرد. پاشەوەی ناپەسەندترین قسەی پێوت لەو قسانی بەمیریوت: خەسڵەت و ستایشی تۆ خەسڵەتی میر نییە، بەڵکو خەسڵەتی کابرایەکی پەست و بێنرخە. ئەگەر وانێت چۆن ڕازی لە چەک ئافرەتێکدا جووت حەزی لە چارەت نییە، بەڵکو زۆر بێنرخی لای چونکە سووری لەسەر جووتبوون لە چەکە لە کاتێکدا توی ناوێت بۆ نازانیت ئافرەت چەند بێنرخ لەو کەسە دەڕوانێت کە بە زۆر کاری نەشەرعی لە چەک دەکات و خۆی ئارەزووی لێ نەبێت. کاتێک ویستی بڵێت کە ئەو داوای کردووە لە باوکی بە تووڕەیەوتی تۆ منت دزی لە باوکەم، لا کەس و کارم لە تیرەکەم منت داوا نەکرد، ئێمە بێزمان دێتەوە لەوەی ناومان لە تێکناوی تۆ هاوشەوکانی تۆ دابێت، ئارام ئاڵ وێستانە گۆڕشم دەبێت بەرامبەرت. کاتێک ئەم قسەی بیزناچەر لە دەوارەکە هاتە دەرمنیش گوێم لە هەموومانە بوو، چونکە نزیک لە دەوارەکە بووم بۆ جێبەجێکردنی فەرمانەکانی گەورەم. ئەویش دەست ئانقەت بە دەنگی بەرز قسەی دەکرد بۆ گەیاندنی پەیامەکی بوو بۆ دەرەوە. دووبارە زەردەخەنەیەک سەر لێوی گرت و وەک سوکایەتی بە وشی گەورەم. لەگەڵەوەشدا زۆربەی دانیشتوان بە سوکسەیری هەموو شیان دەکرد. پاشانوتی: کاتێک چای بە من کەوت لە دەوارەکە هاتە دەر، قاچیاڵە لە پاراوێز کراسە حەریرەکەی ئەگالەکەی کەوتە سەر زەوی، هەڵم گرت و دامەوە دەسی تۆزەکەم لێی تەکان بە جۆرێک وەک ئەوەی چەف لە کەسایەتی ئەو میرە بێنرخە بکەم. بە تایبەت پێشەوەی ئەگالەکەیم لەدەست بگرێت وتی: کەتریە گاوی کوڵاوی گەرمی بۆ بەرەو پێی بڵێ کە ئاغام توی خۆش دەبێت. لەو کاتی تویدی لاکانی چاوی لە خەو نەچوە و بەڵکو بەزەی پێمان بێتەوە، چونکە گەروانە کاتشێ دەبم یان دەیکوژم. کاتێک بە سەر سوورمانەوە وتم: گەورم دەیکوژیت؟ چۆن کاری وا دەکەی توێمە لەناو کەس و کاری داین، پاشان چۆن سەرشۆڕی دەخیتە شوێن کەس و کاری بە کوشتنی کچەکەیان. ڕۆژی شایەکەی ئەی خەڵک بەمە هەموو چی دەڵێن؟ وەڵامی دیاو هێمای تووڕەیی پێوە دیار بوو: ئەگەر ملکەچی جوودبەر نەبێت لەگەڵما پێویستە ژوێر خوار دەکەیت، بۆی بچمە ناخیەوە ئاستی شەڕەنگێزی بزانم. با سەر سوورمانەوەتم: من ژوار خوار دیکەم گەورم؟ وتی: بەڵێ، ژوار خوار دیکەیت بە خۆراگیان خواردنەوە، پاشان دەڵێن مار پێوەیدا، دەتوانی لەم دەشتە مارێک بکوژین و بێخینە ناو دەوارەکە، بڵێن مارەکەمان کوشت یان پاشان پێوەدانەکە. بەڵام نەماتوانی فرەیەکی من و ڕزگارەکەین. وتم: گەورم تۆ بەڕاستە بە تووڕێ و بڕیارەوە؟ وتی: بەڵێ زۆر بەڕاستمە، ئەگەر ئەمەش و خۆی نەدات بەدەستەوە پاشان ژێر خواردی نەکەیت چۆشوەیش دەکوژم بۆیە هیچ ڕێگە چارەیەک نە تەنها ئەنجامدانی نەبێت. کاتێک ویستم هەندێک هێوریکەمەوتی گوێ بگرم، بۆری هیچ شتێکی دیکە نییە جگەلەوەی وتم: ئەو پەندەی باوەڕم پێەیە ئەگەر لای دراوسەکەت مۆمێک هەبوو نەتوانی لێ بدزیت بۆ ڕووناکردنەوەی ماڵە تاریکەکەت، ئەوە بە شمشێر پارچە پارچێکە بۆی هەتا هەتێ بکوژێتەوە، لەوانەیە ماڵی خاوەنەکەش بسووتێنێت. کاتێک ئەو میرە بێنرخان ڕاستی دڵی خستە ڕوو زانیم بڕیاری خراپی داوە. وتم: هەوڵ دەدەم، بەڵام تکام وایە پەلەم لێ مەکە، ماوەم بدەیت. ئەمڕۆ سبەی بە شێوەیەکی یەکلاکەرەوتی: بەشێک لە شێوی داهاتوو هەموو ئەمڕۆ زیاترە. خۆم کرد با داوەرەکەدا. پاش مۆڵەت وەرگرتن لە خانمەکەم دانیشتوانی وەڵەکە تێبینیەوەیان کرد نەڵاڵەکە و نەوەرگێڕەکەی سوکایەتیان بۆشی خانمەکەم نەدەکرد. لاڵەکە بەردەوام مڵقسەکردن بەڕێزەوە پێم وت: خانمەکەم گوێم لێ بوو هەرچێت وت بام مرۆڤە بە مرۆڤەی زانی مەبەستم میرە. لێ تێگەیشتم من هەوسوزدەم لەو هەڵوێستە و درێژی قسەکانن، بەڵام داوای لێبردن دەکەم و پش و درێژ بێت گوێم لێ بگرێت.
خۆ ئەگادارە هیچ مەبەستێک نەجگە لە هاوکاریکردنم بۆت بۆ ڕزگارکردنت با گفتوگویەکی هەمنانە خانمەکەم نەوەک بۆ ڕزگارکردنی من ڕازگارکردنی ژیانت ناو ناوبانکی باوکت نەوەک ژیانی من کاتێک گوێی لێبووشی ژیانی من دوو جار دووبارە بووەوە بەسەر سوورمانەوە ڕوانیە دەموچاوم پاشوی سەری بەرز کردەوت چونکە سەری دانەوان دەبوو سێری زێوی دەکرد بۆ ئەوەی سێری دەموچای من نەکات پێی وابوو هەرچی لە چوادرگەی میردایە دوژمنی ئەو باوکی دەستگیرانەکەی و تیرەکەین لەوانەشە لە ناخی خۆیدا بڵێت دوژمنی هەموو بەردەکی ئازاد خوازن ئەوەی میروتی بۆم گێڕایەوە جەختم لەسەرەوە کردەوە کەوانیشاندانە دڕازیە جاچی خۆی ڕازی بێدیان کاریگەری قسەکانی منی لەسەر بێت ئەوە لای خۆیەتی وتم لەگەڵ هەموو ئەوەی وتم بەخوا قەسەمە گەرێستا فەرمانم پێ بدەیت بیکوژم لێکوژم با بمە قوربانی واچە بەرزەکان یان ئەگەر فەرمانم پێ بدەیت خۆمان بدزینەوە بۆ لای باوکت ئامادەمە و کارە بکەم بەڵام دەزانم هەر یەک لەم کارانیمایی سەرشۆڕ و توش ئەوە ناکەیت نەبوو خۆت و نەبوو باوکە پیاو چاکەکەت و کەس و کارە بەڕێزەکەت بەڵام کامەموت مەبەستم ڕزگارکردنی خۆم نییە بەڵکو ڕزگارکردنی تۆ شەرەفی تۆیە پاشەوەی هیچ بیانوێ کەم نییە ئەگەر گفتوگۆم لە تێک بکەیت لەوەی کەوتم خانمەکەم من ئامادەی هەر فەرمانێکم ماوەیەکی زۆر چاوی بڕیە چاوم هەر وەک خەوتنی موگناتیزی ڕوانینەی هیچی دەرنەدەبڕی جگەلەوەی بڕیاری شتێکی داوە کە نەمتوانی بخەمڵێنم تەنانەت خەریک بۆ ئەو ڕوانینە شەرمەزارم کات چونکە نەمتوانی چارەسەریی گونجاوی پێشکەش بکەم جگە لەوەی کامل کەش ئەوە بێت کە حەزی لێ نییە نیش پیاوێکم هەموو مەرجەکانی پیاوەتیم تێدایە ئەمە کارێکی لە ڕوودامان نییە بۆ پیاوێکی وەک من سەرڕێ خەسڵەتەکەم وەک یاوەری میرم ئافرەتی گرازیکەم بچێتە لای کەسێک خۆشی لێی نەیات لەگەڵ ئەوە ژرگەڵ جیاوازی مەبەست سەربەڕینی هەموو گەوادێک پاش جاچ ئەو کاری بۆ مرۆڤێکی ساکار بێدیان میر یان بازرگان یان هەر پارەدارێک هاوسەرەکەی میروتی ئافرین خوا بتپارێزێت من پێی دەڵم بەڵگەکانت قایلیان کردم بۆی خۆشویست بیت لای بۆی نزیک بیتەوە لێمەوە ڕایۆشت پێ ناکەم تۆ دڵسۆزمی بۆ شتێ مەبەستمە پێت بۆ چۆنت بزانم بەهەرحاڵ پێویستە لەوە دڵنێوی دەوەی کەوتت باسی ناکەم لا خۆشیدا خەریک بوو باڵەفڕ بم پاشوی لەو کێشی ڕزگارم بوو لاڵەکە بێدەنگ بوو فرمێسکی هاتە خوار وەک باران لەسەر زەوی وشێک لە کۆتایی وەرزی پاییزدا فرمێسگەکانی سڕی بێدەنگ وەستا هەمووانی ناو هۆڵەکە چاوەڕێ قسەی مێبوون لەوەی وەرگێڕەکە باسی کات پاش وەرگنی ئاماژەکانی هەتا سەرۆکی دانیشتنەکە ناچاروتی دوایی شتێر میرم ڕازی کرد پاشەوەی بە ئاماژەی گوتم بچێتە دەوارەکە باپی ئەو فەرمانەی پێدا بووم گوێم لێ بوو پێم وت یاوەرەکەت با بیانوەکانی باوەڕی پێی هێنام من لە خزمەتتدام بەڵام داوایەکم هەیە تکام وایە بێدڵم نەکەی ئەویش لە ریتێکی بنەماڵەیە ئەوەی مرد بە بێگانەیەک بکات ئەوە وەک میوان بۆ یەک مانگ لای دەمێنێتەوە پاش ئەوەی هاوسەرەکە تەواوە مێردیش دەبێت میوانداری باوکی خێزانەکە و کەسوکاری عەشیرەتەکەی بکات لە ماوەی ئەم مانگەدا پێیوت پێم وانە ئەی میر قایل بیت بەوەی من لەو کچانی عەشرەتەکەم کامێردیان بە بیانی کردووە کام تێر بم کە هاوسەرەکانیان ئەم کارەیان بۆ ئەنجام داون ئەگەر ڕازی بوویت ئەوە قەرزدارتەم ئەگەر ڕازی نەبوویت ئەوە بەرپرسیارەتی هەستی مشویم بەرامبرد کە داگیرت کردوم لە ئەستۆی تۆیە گوێگرانی خۆشەویست بەم شێوەی ژوتینە کۆتایی بەشی چواردەیەم لە ڕۆمانی زەبیبە و پاشا بەشی پانزەیەم و کۆتایی لە ڕۆمانی زەبیبە و پاشا کاتی هەوڵی داوە ماوەیەکەم کاتەوە زەبیبە ڕازی نەبوو سەرڕائەوەی هەر ڕۆژێک کەم کرێتەوە لەو سی ڕۆژە یەکڕەوە حوشتر یان 1000 مار یان 1 کیلۆ هەڵتۆن زەبیبە ئەمەی هەموو ڕەت کردەوە هەموومانم لە کاتی ڕۆشتنمان بۆ پایتەخت کە بە بیاباندا دەڕۆشتین زانی پاشەوەی مێر بلکەچی داواکەی بوو بە ناوشاری بە ئومێدی ڕازیبوون لێی پلانەکە ڕوویدا و جەنگ گەرم بوو لە هەفتەی دووەمی گەشتنمان بۆ پایتەخت پاژوو توێژ لە نێو خۆماندا بڕیارماندا پەیوەندی بە بەرگریە کارانەوە بکەین من هەر بەو خەسڵەت و ناوەی کە هەمە و ئەویش بە پۆشاکی کوڕێکی گەنجەوە هەتا ئێستاژە و نەخشەی دەی ڕشت بوو نەمزانی چی بوو ئاهاوە لەو پیلانە بوو کە دەی ڕشت بوو بۆ خۆی یان کارەکە تەنها هەوڵێک بوو بۆ بەدەستهێنانی کات لە چاوەڕێی دەربازبووندا کە خۆی گەورە دەروی لێ بکاتەوە لاڵەکە بێدەنگ بوو دیا پڕمەی گریان بە دەنگێکی بەرز پاشکەمێک دانی بە خۆدا گرت و ڕوق و تووڕەیی لە چاویە دیار بوو باوەڕ بەخۆبوون با ڕوخساریە دیار بوو بە دەنگێکی گەر بەڵام بەهێز و پڕ باوەڕوتی
بەڕێزان خۆشکان برایان لەوانەیە پرسیار بکەن کێ و چۆن زمانت لە دەستدا. ڕۆژێک دوای گەشتنمان بۆ پایتەخت مێری هاتە ژوورەکەم خۆی و دە لە پاسەوانەکانی لە ناکەوت دەستمیان لە پشتەوە بەست. پێیان بەستم یەکێکیان با پێچوە سەردەم و چاوەم. پاشەوەی خرامە سەر زەوی وتی زمانت دەرکە دەرەوە بۆ ئەوەی بیبەستین بە داوێک و باسی نهێنیەکانی میرنەکەی. باوەڕم پێکردنیان بە ناوچاری وام نیشاندا زمانیان بە داوێک بەستم. پاشان تند ڕێیان کێشە و بە خەنجەرێک بڕیان. ئەم پێستە بێنۆرخە بەدەستیەوە بوو. پەنجەی ڕاکێشا بۆ میر بە تووڕەیەکی زۆرەوە. تەنانە دەوانەی لێی نزیک بوون پێیان وابوو ئێستا ڕاوکەری میرەکان هێرش دەباتە سەری و پارچە پارچێ دەکات. بەڵام ئەم کارەی نەکرد. هەموو هاوەریان کرد. خاو گەورەترە بڕوخێ. میر و پاشاکان بڕوخێ پاشایەتی بژی گەل بژی سووا. لاڵەکە لە قسەکردن بەردەوام بوو. تێبینیم کرد لە نێو دە پاسەوانەکی میردا سێ کوڕی بەزرگانە گەورەکانی تێدایە کە هێنابوونی بۆ دوورخستنەوەیان لە خزمەتی سەربازی. نزیکی بن لە بەرنامەکانی شەوڕابواردندا. ئایتر ڕوون نییە بۆچی لەم جەنگە پیرۆزەدا با پلەی یەکەم میرەکانم کردوتە ئامانج. لە دوای ئەوان بازرگانەکان ئایتر لەمە و لە شتی دیکەوە گەندەڵی ڕژیمی پاشایەتی ڕوون نییە. ئێستاش پاش دەروکرانەوە لە هەمووان ئەگەر بخوازن گوێ بگرن فەرمونون ئەوە گەوە هەکەمە. لە کاتێکدا هاوڕێکی ڕووی وەردەگێڕا ڕاوکەری میرەکان خۆی کرد بە دەڵانێکی نزیک کە 2 مەتر لێوەی دوور بوو. گەڕایەوە ملی کابرایەکی گرتە بوو. دەست و پێی کۆت کرابوون. دەمی بە پارچوەیەک بەسرا بوو. ئەوەی لا برد و دەست و قاچی کردەوە. بە ئاماژەیەکی تووڕەوە کە وەرگێڕەکە ڕوونی دەکردەوە وتی تۆ میرەکە نیت؟ بەڵێ باڵبەستم نەکردیت. ڕوبەڕوو لە گۆڕەپانی جەنگدا نەک بە نامەردانە وەک تۆ پاشەوەی باوەشت کرد باس بەکەدا کاملیم گرت و بامدا خستمە سەر زەوی تو سواری بوویت. پاشان هەڵم کوتێ سەر سنگت و چەتم کردیت. دەست و پێچم بەست و بردمیتە دواوە. زەبیبە بووە پاسەوانە تا تاکۆتاوی جەنگ. میر بێدەنگ بوو. لە شەرما سەری شۆڕ کردبوو لاڵەکە هاواری کرد بە تووڕەیی. گوێت لە هەموو قسانە بوو بۆ ئەنجومەنە میگێڕایەوە چونکە جاو و گوێت نەبەسرا بوون کە پێش کەمێک لە داڵانەکە فرەدرا بوویت. پێیان ڕاگەیەنە ئەوەی وتم ڕاست بوویان درۆ. ئەگەر وەڵام نەدەیتەوە خەڵکی دیکە دێنم قسە بکەن. هەر کام وشەی وت یەکێک لە دانیشتوانی نەوەڵەکە هەستایە سەر پێ و هەمویان پێیان وا بوو یەکێک لە لاوانی بەرگری چونکە لیباسی تەواوی جەنگی پۆشی بوو. جلوبەر یەک ڕێز و حرمەتی پێوە دیار بوو. دەمامکی سەڕوویلادا بە دەنگێکی ژنانەوتی من زەبیبەم کچی ئاغای تیرەکەم. هەموو شانی ڕاوکەری میرەکان وتی ڕاستە. هەروە هەموو وشە و واتایەک خواگەوەها هەرچی ول ڕاستە. بەڵام تکام وایە پێشکەشی کات بە من وازاری نەدات چونکە من بەڵێنمدا بوو لە بەردەم خواگەردە سەڵاتم بوو بە سەریان لێ خۆش بەم. پاشان من بەم بوونەوەرم وت کاتێک داوام لێ کرد کە یەک مانگ مۆڵەتم داد بۆی قایل بەم ژیانی هاوسەرێتی تەواوی لە تێک بکەم. ئەگەرم کارێ کرد ئەوە قەرزاری دەبم. پێم وانی ڕاوکەری میرەکان قایل بێت قەرزاری کابرایەکی وەک ئەمە بم. من نازانم بەڵکو ئێوەش نازانن. لەوانەیە کارەساتێکی من بچێتە پەڵ کارەساتەکەی ڕاوکەری میرەکان. کارەساتی هەموو کارەساتبارێکی دەست میر بێنرخێکی دەوروبەریان. دەست و پەیوەندی پاشاکان بۆەوەی وەرگۆڕێت بۆ ڕقەی خوایی بەسەریاندا. دەسەڵاتمان بەسەریاندا هەبێت. ئەی خوای بەتوانە شوێنێوەنێ بامەک بین بۆ بەڵێنەکانمان. تەنانە دەگەر هەر خۆشی بۆ بەڵێنانەمان بزانێت بۆیەم کارە ڕوون بکەمەوە. دەڵێم ئەو بەڵێنێدا بووم بەخوا کە ژیان دابین کەم بۆم سەر لە شێواوە بۆیە داوام لەم برایەمە ڕاوکەری میرەکان بۆ پێی ئەو خواسەری خست بەسەر ئەم بێنرخەدا ڕازی بێت بە زیندانیکردنی هەتایە لە بری کوشتنی. منیژە قەرزی دەدەمەوە کە وەک شیپایی مێردکردنم بێت لەو. ئەگەر باوکم ڕازی بوو پێشگیری مێردکردنم بکات بەو. ڕاوکەری میرەکانیش ڕازی بێت لەسەرەما. ئەگەر باوکم لەسەرما ڕازی نەبوو ئەوە ئازادە چیل و مەرەیە دەکات. کاتێک لاڵەکە گوێ لەم قسانە بوو پاش سڕێنی فرمەسکەکانی وتی خاتوونەکەم تۆ فەرمان دەدێت خوشکە مەگەر خوا ڕازی نەبێت بۆیە من لە بەردەم ئەم ئاپۆڕی پیاوان و ژنانەدا
دەڵێمەوە لە خزمەتتدایە و چی لێ دەکەی دازادیت، من دڵنیام تۆ بەڕەڵایکردنی هەڵدەبژێریت، پاش تەڵەقدانت نەک زیندانیکردنی. دەمەوێ بڵێم من کاتێک خواسەری خستم بەسەریدا لە گۆڕەپانی جەنگدا هاندەرم ئەوە نەبوو تۆڵی خۆمی لێ بکەمەوە، بەڵکو دەربڕینێکی تووڕەیی بوو دژ بە ڕژێمێکی بۆگەن. ئەو هاوشێوە شەڕانگێزەکانی پشتگیریەکی کێشەی گەل بۆیە لە ئەمڕۆ بەدواوە بە تایبەت پاشواداوەکەی زەبیبە بەڵکو فەرمانەکەی گرنگ نییە ئەگەر بە نەفرەت لێکراوەیی مایەوە یان بەسەر شۆڕی بمرێت. زەبیبە قسەکەی پێبڕی وتی هاوسەرێتی من و ئەو ڕوڕەشە نەبەستراوە، شوێرباییەکەی هەر وەک خۆی ماوە لای باوکەم، هەر وەک زانیمە ئەوەی لەم بێنرخەی وەرگرت لاترسی زەبروزەنگی لە هۆزەکەم بوو، نەک هەر بە باوکو بە من لاگەڵیش موجود نەبووە، هەر وەک باسم کرد بۆیە من هیچ قەرزاری نیم. ڕاوکەری میرەکان وتی بارحەڵ ئەو ئێستا مۆڵێکی تۆیە، چۆن دەتەوێت هەڵسوکەتی لەتەک دەکەیت لەگەڵ ئەوەی توانە و نرخ و کاریگەری لەناو خەڵکدا تەواو بوو. ئێستا ئەو مردووە، بەڵکو پێش ئێستا مردبوو، پاش مردنی دڵ و دەڕوونی. توخمەکانی چاک و باوەڕ بەخۆ بوون. من ئەم جۆرە کەسانە دەناسم، دەزانم کاریگەری لە دەست دەدەن بە لە دەستدانی ناونیشانی دەسەڵاتیان وەک خەسڵەتێکی ڕاگری. بگرە پاڵپشتێک بۆ هەڵگرانی، دەمەوێت چاکێکم بۆ خوشکم و خانمەکەم، چونکە باوەڕی بەم نەبوو لاگەڵ ئەوەی زوانم لە دەستا کە ئەم سەر شۆڕەکە پێی وابوو بابڕێنی دەتوانێت ڕێیاشکراکردنم لێ بگرێت، نەیزانی تەنانەت ئەگەر پێشتریش نەتناسی بێت هەرکردەوەکانی بزانی بەسا، لەوانەش بڕینی زمانم سەر و ڕای هەوڵدانی هێنانی تۆ بۆ شێوەیە بۆ ئەوەی هەموو ڕاستیەکان بزانیت. بارحەڵ بۆت هەیە هەڵسوکەوت بکەیت، ئازاتت لەوەی پێشنیاری دەکەیت بەبێ ئەوەی هەست بە قەرزاری بکەیت و منش لە هەڵبژاردندا. پێم وایە من و قەرزی لەسەرم بوو دامەوە، قەرزی باوەڕ بوون، دڵنیایی لە من، هۆڵەکە دەنگیدایەوە لە چەپڵ و دروش و وتنەوە، جنێ و نەعلەت بۆ ڕژێمی پاشایەتی و میرەکان. یەکێک دەستی بڵند کرد بۆ مەڵەت خواستنی قسەکردن، باسیمایە دیار بوو یەکێک بوو لە دەرەبەگەکانی لادێ، بەڵام یەکێک بوو لە شێخ یان پیاماقوڵانی هیچ یەکێک لەو عەشایریان تیرانەی ناوچەکە کە هەندێک خەمەڵاندی بوویان یان پێیان وابوو چون کام جۆرە دەرەبەگانە گوندەنشینی نین بەڵکو تەنها بەکاری دێنین. زۆربیان هەڵسوگۆ لە تەکبەرەکەی دەکەن نەک پیشەکەی، چونکە لە بنەڕەتدا خەڵکی شارن، دەسەڵاتداران بەشیان لەو زەویانە دەدات کە پێویستە بەکاری بێنێت یان جووتیار بکێڵێت، هەرێک لە ناوچەی خۆیدا نەک خەڵکی دیکە لەو دەرەوەی ناوچەکە. ئەوەی ڕوخسەتی قسەکردنی خواست هەستا، پاش ڕوخسەتدانی لەلایەن سەرۆکی کۆنگرا زانرا کە دەرەبەگێکی خەڵکی شارە مڵکەکەی لە ڕێی خەڵکی دیکەوە دەبات بەڕێوە. وتی هیچ سۆزێکی مرۆڤانم نییە بەرامبەر ئەم پاشایە، بەتایبەت پاش ئەوەی شکاندنی بەلای ڕەشورتەکاندا لاژێر کاریگەری زەبیبە وەگەوەی لەوان بێت وابوو. بۆمیە لەژێر هەرواتەیەکدا بێت دەسەڵاتێک لە دەسەڵاتێکی دیکە با باشتر بزانم، بەڵکو سێری هەموو کارێک هەر کارێک دەکەم لەسەر بەرمای بەرژەوەندی خۆم، لەگەڵەوەی دەزانم قسەکانم لەسەر بەهاو دیدم بۆ ئەوە لای زۆرێک لە دانیشتوانی ئەم شوێنە ناپەسەندا، بەتایبەت پاش تێکەڵبوونی ناونیشانی ناسراو و بەناسراو. هەندێک ڕواڵەت ناسراون و هەندێکی هیچ کات نەماندیون ئەگەر شلاقمان بەسەر سەریانەوە نەبایە یان لا سەر پشیان. ئەوەی لای من گرنگە لە تەک هەر ستایشێکدا بێت سەربەکێ بەم بەرژەوەندی خۆم، بەرژەوەندی خێزانەکەم، ڕزقی حەڵاڵ باوەڕقی ناوچەوانمان، ئایندی وە بەرهێنانمان لە لادەیە. کاتێک گوتی هاوڕقەی ناوچەوان زۆرێک لە هۆڵەکە دەیانە پێکەنین بۆ گەڵتە پێکردن. یەکێک لەوانە نزیکی دانیشت بوو با دەنگێکی بیسراوەتی بەڵێ برادەر، ئارەقەی ناوچەوانت لەم هۆڵەش زیاد دەکات، نەک لە شەرمی خۆتا بەهۆی قسەکەت، بەڵکو لە قورسایی ورگت کاوساوە. لە ئەنجامی خواردنی ئارەقەی ناوچەوانی ترسنۆکترین جوتیار ئەو زوڵم و زۆرەی ڕووبەڕویان دەبێتەوە. لە لادێ بەڵگەی بوتەکانی شت هیچ دیاردە و شوێنەوارێکی هەتاو بەسەڕوتەوە نییە، هیچ کات هەتاو لێی نەداوە. هۆڵەکە دەنگیدایەوە با چوپڵە ڕێزان. دەرەبەگەکە دووبارەوتی وتم قسەکانم لەوانەیە زۆرێک بەدڵیان نەبێت، بەڵام خۆم لام باشە. لەوانەشە لای خەڵکانی دیکەش
بەڵکو سوێن دەخۆم بهێنم. هەر خاوەن زەویەکیش کە هەر کوماندووبوونی کەسانی دیکە بەکاردێنێت نەک ئەر کوماندووبوونی ماڵ و منداڵی لاپەسەندە. بەڵام جیاوازی نێوان من و ئەوان ئەوەیە من قسە دەکەم بۆ پێی باوەڕم پێیە لە کاتێک داوانی دیکە بێدەنگن. دەزانی بۆ من بێدەنگ نابم و ئەوان بێدەنگن چونکە من نەخوێندەوارم ئارەزووی دەسەڵاتم نییە. لە کاتێکدا خەڵکانێکەیە ئارەزوانە ببنە ناونیشانێک لە دەسەڵاتی نوێدا، چ لە سای ڕژێمی پاشایەتیدا بێت یان هەر ڕژێمێکی دیکە. بۆی ئەوان لە ڕوودا دەمێنن لە ئەستێوانەی لە مخۆڵەدان، بەڵکو پێوانەی پرتی ڕەزامەندیان قەلێزبوونیان دەکەن. بە وردبوونەوەی پێشوەخت بە چاویاندا پاش بچنی هەر برگەیەک ئەی ئەوانەی نەخشی دەسەڵات گرتنە دەست دادەڕێژنەم کارە ناکەن. لامیانی ئەو ناونیشانانەی ئەو بڕیارەیان بەدەستە نەک لە میانی بەڵگە و توانە و مافەکانیانەوە. دەزانن بۆ ئارەزوو هیچ ناونیشانێکم نییە لەو دەسەڵاتە نوێیە، چونکە ناخوازم ئەو ناونیشانە بارێک بێت بە کۆڵمەوە. نامەوێت کۆتی هەر جۆرە پابەندیەک بم، بەڵکو تەنها بەکاری دێنم بۆ بەرژەوەندی خۆم، بۆ هەر ئازارێک بەرژەوەندی خۆی لە بۆچوونەکانی دابەدی ناکات. هەوڵی بۆ دەدات بە شێوازی خۆی. شێوازی من خانمان بەڕێزان، بەکارهێنانی دەسەڵات لە میانەی ناونیشان و داراییمەوە من فیوداڵێکی گەورەم، خاوەن کۆشک و کاروان و سەرا، خزمەتکار و بەندە، بەڵکو خاوەن پاسەوان و کەنیزەکەیشم. دەزانن چۆن خەڵکانێکم هەیە گوێ لە قسەکانم دەگرن، بەڵکو جاروبار فەرمانەکانیشم، چونکە من لەو داراییە زۆرم. هەندێک پاشەکە و دەکەم و بەکاری دێنم بۆوانی بزانم گرنگا بۆ خزمەتکردنم. بۆ نمونە دەیدەمە فەرماندەی پۆلیس گۆڕایەڵمە و قامچەکەی بەکاردێنێ بۆ هەر سەرپێچی کەرێک لە شەڵگەکەمدا. ئەوەی دەیدەمە لێپرسراوی باش بەوەش دوو هێندی باجی سەویەک پاشەکەوت دەکەم. هەر بەو جۆرە لە تەک هەر دەسەڵاتێکدا کە بزانم بەرژەوەندیم نەخوازێت بیدەمێ بۆ گەشەکردنی زیاتر ئەوەی بخوازم بانگێشی دەکەم بۆ سەرمێزی مەی و قومار، بۆ ژنێنی هەناردە و هاوردە و بزەوتی بازار و ناوخۆ و دەرەوە دەزانم. ئەو کاتە دەستی خۆم دەوەشێنم بۆ زیادبوونی داراییم. دەسەڵاتم لە زیادکردنی داراییمدایە. ئەوەی خاوەن دارایی نییە خاوەن دەسەڵاتیش نییە. پاشان بڵکو دەسەڵاتی نوێ تێبەنمەندیەکەم پێ ببەخشێت و ببمە یەکێک لە ناونیشانەکانی. ئەی بۆ ناونیشانەکە بڵند تێڕا لەو تێبەنمەندیانەی کە هەمە. ئایا زەویەکەم زیاد دەکات؟ من پێویستم پێی نییە، بەڵکو تەنانەت ئەگەر ئارەزووشم بوو ئەوە ئەو دەسەڵاتی هەڵگری خواستی گشتی گەلە هەڵقوڵاویەوە ناتوانێت لەوە زیاترم بۆ ببرێتەوە کە هەمە. ئەوەی هەمە لا باوکمەوە بۆم ماوەتەوە. دەزانن چۆن باوکم خوالی خۆشبێت پاشا گەورە بەرپرسانی کۆشک و وەزیرەکان و ناونیشانە بەرزەکانی دیکە میوانیکردن بۆ ناخواردن کە هەزاران ئاژەڵ لە هەموو جۆرێک سەربڕابوو، هەر لە حوشترەوە هەتا پاساری. ئاوریشمی لەسەر زەوی ڕاخست هەر لە دەرگای دەرەوەی کۆشکی پاشا هەتا دەرگای ماڵی باوکەم. ئەم خوانە خەرجی هەزاران شقل بوو. ئەوەی کەم بوو لە جوولەکەیە قەرزی کرد. پاش ڕێکەوتن لەسەر چۆنێتی دانەوەی لەگەڵ سوودەکانی کاوس و خۆرە جوولەکەی دیاری کردبوو. پاش سەرگەرمبوون و کیف و سەمای ئەو ژنانی باوکم هێنابوونی بە تایبەت بۆ بینینی ئەمڕۆڵە جووەکە هاواری کرد. خامشکۆ ئەم میواندارەمان شایانی چییە؟ پاش بڵندکردنی پێکەکەی وتی بە تەندروستی پاشا. داوای بەردەوامی دەسەڵات و تەختی بۆ خواست. کاتێک پاشەوتی مەبەست چییە؟ شمیل وتی خامشکۆ تەنها پرسیارم کرد پاداشتان چییە بۆ میواندارەکەمان؟ چۆن دەبێت گونجاو بێت لە تەگە و بەخشندەیەی جەنابتان پێ نەسراون. پاش ئاگادارکردنەوەی گەورەی یاوەرانی بادەنگێکی بەرز پاشاوتی پاداشتی من بۆ میواندارە بەبری ئەو بەخشندەی و میوانداریە هەر زەوێکی لەم وڵاتی مندا هەڵبژێرێت لە غاوی ئەسپەکەی شلکات یەک ڕۆژی تەواو هەر لە خۆرهاڵاتن تا خۆرئاوا بوون ئەوە هەموو مڵکیەوە بێت. بۆی هەیە هەوڵ و کۆششە و جوتیارانشتەیدا بەکاربێنێت یان ئەوانەی لەسەر لای ڕاست و چەپی ڕێڕەوی ئەسپەکە نیشتەجێن هەتا چاو کار دەکا. ئەوە هەموو بۆ ئەوە و بۆشی هەیە دەست بەرداریان بێت. بەم جۆرە بوومە خاوەن ئەم زەویە بەڕاستپاردەیەکی باوکەم خوالی خۆش بێت، چونکە وەجووە کارکەرەکەی با دیاریدەیە باوکم و ئەویشکردی هاوسەری خۆی وەک پێزانینێک بۆ چاکەیی لەگەڵی کرد و ئەو قەرزەیدا هەیە.
منیش بەرهەمی و هەوسەرێتیم نازداری باوکم بووم لە نێو برا و خوشکەکانم لە ژنەکانی دیکە. باوکم بەشی زۆری دیارەیەکەی بۆ من دیاری کرد، بۆی من تەمەحکار نیم هەتا ئێستاوەی هەمە بەسە، بەڵام ئەوەی مەبەسمە لێی دڵنیابم ئایا مۆڵۆکداری سنووردار دەکەن یان هەروەک خۆی دەیهێڵنەوە، ئایا سیستەمێکی تایبەتی کرێدا دەنێن کارەکانمان لێ ئاڵۆز دەکەن، پێداویستیەکانی سەرپێچیکردنی جوتیاران دابین دەکەن یاخودنا. لە هەموومانش گرنگتر ئایا دەسەڵاتمان بەسەر داراییماندا بارەزی خۆمان دەمێنێت با سەر ژناندا بە پێیارەزی خواستی خۆمان، یان دەست لە مەش وەردەدەن لە سەر بنەمای وڵاتەکەمان کە هیوادارم وەک قسەکانی من ڕاست و ڕەوا بێت. بڕیار دەدەم لە تەک کێبەم بەچوو ئاڕاستەیەک بم. ئایا سیستەمی پاشایەتی بۆ ئێمە باشترە یان سیستمێکی دیکە و هیچی تر؟ ئافرەتێک لە نوێنەرانی بەرگری دەستی بڵند کرد. سەرۆکی کۆنگرەکە مۆڵەتیدا و هەستایە سەر پێ وەک نەریتێکی و دانیشتە هەر لە سەرەتاوە یان لانی کەم هەر لەو کاتەوە ڕاوکەری میرەکان وەستا و هەر بەو جۆرە مایەوە هەتا کۆتایی قسەکانی. پاش سڵاوکردن لە سەرۆکی دانیشتنەکە سوپاسی خۆی گەورەی کرد کە خۆی گەل و سوپایە نەک خۆی پاشۆمیر و بازرگان و دەوڵەمەندەکان. ئەوەی پەیوەندی هەیە با بەرژەوەندیەکانیانەوە یان بارودۆخیان وتی من کچە جوتیارم پارچە زەویەک دەکێڵن کە باوکم بەکرەیەکی گران لە دەوڵەت وەریگرتە بوو، دەکەوێتە دیواری دەرۆی پەیتەخەت نزیک هاوین هاواری یەکێک لە ئەمیرەکان. ئەگەر یەکێک لە خانمە میرزادەکان بێوێت بێتاقەتی خۆی دەرکات پیاسەی ناو چۆلگەکەی دەکرد بزانێت جوتیارەکان چۆن لە زەویدا کار دەکەن. لا خۆڕسکی پرسیارەکانی دیار بوو کچێکی زیرەکە و ئارەزوی زانینی ڕووداوەکانی دەرەوەی کۆشکی هەیە. بەڕێکەوت نزیکترین شوێن لا دەروی کۆشکەکەیان زەویەکەی ئێمە بوو کە بەترێ کاڵی بوومان. هەموو وەرزەکە چاوەڕێی هاوین بووین بۆ ڕەنینەوەی و فرۆشتنی. ئەگەر ئەو کارەژ نەکراوشکی دەکەین وەک مێوش و دەیفرۆشین بۆ خەرجەکانی نانی زستان. من مناڵ بووم یان لەوانەیە لە تەمەنێکدا بووم کە پێی دەڵێن مناڵ. بارحاڵ من ئێستا هەموو ئەوەی دەمێت لەم دانیشتنە لە یادمە، هیچی لام تێکەڵ نەبووە. من هەردوو خوشکەکەم و براکەم پێشبڕکەمان دەکرد کاکێ زووتر فەرشەکەی بۆ ڕاخات کە پاژنیۆڕوان دەهات بۆ کێڵگەکەمان. باوکم باشترین بۆڵەتیرەی بۆ دەهێنا و پێشکەشوی دەکرد، ئەویش لاجل و بەر یاوڕشمدا بوو. هەموو جۆرە بۆنێکی خۆشی لێ دەهات کە هەتا ئێستا و ئێستاژ ناویان نازانم، بەڵام ئێمەش پاژڕۆشتنی وەک سەگی ڕاو هەر بە شوێنیان بۆنیمان دەکرد. لە نێودارە چڕەکاندا کە هەتا ماوەیەک ئەو بۆنەی گڵدەدایەوە یان ئێمە پێمانوە بوو کە ئێمە بۆن دەکەین تەنانەت پاش ڕۆشتنی. کاتێک باوکم پێشکەشکردنی ترەی بۆ دووبارە دەکردەوە بە دەستی خۆی پتر لە جارێک دایکم پێیوا بوو بانقەس خۆی دوا دەخات هەتا دوای بانگی شێوان کە ئەمەش دەبوو هۆی تێکچوونی کاتی مانگا دۆشین، بە تایبەت ئەگەر کەسی گوێرەکەکەی بەڕەڵا کات و پێیوا بێت توو شومانە، چونکە ئەمە واتە ئێمەی بێشێو دەبین، چونکە شوورەکەمان بەش دەکرد لە نێوان ئێمە گوێرەکەکەدا، یان با بڵێین بەشی گەڕەکەکە لە گوانی مانگاکە دەمایەوە لاقەی دەدا لەوەی زیاتر هەوڵی دۆشینی بدات. ئەمە بووە هۆی خەلیزبوونی دایکم و ئیرەی لەو خانمە مەترسی بوو ئەوەی باوکمی لێ دەگیر بکات نەک زەرەری شیری مانگاکە. ئەگەرچی ڕۆژی دواتر دایکم بینیت داستەکەی دەخست بۆ سەر ملی باوکەم پاشەوەی ملی گەرتە بوو لە ناو چڵگەکەدا. پاش ڕۆشتنی خانم هەڕەشەی کوشتنی لێ دەکرد و وتی ئەگەر دووبارە ئەم کارە بکەیت قورقوڕاگەت بەم داستە دەبڕم، ئەو کارە بە من بسپێرە، ئەوە کاری منەوە بەرامبەر ئافرەتێک میوانی ماڵمانە یان کێڵگەکەمان. من چرەی پێشکەش دەکەم پاش شوێتنەوەی لە جامێکدا پێشکەشی دەکەم. باگەڵتەوە وتی لەو ڕۆژەوە باوکم نەیوێرا بێفەرمانی دایکم بکات. لێرەوە دەبینین ئافرەت دەتوانێت ڕوبەڕووی ژیان ببێتەوە، بەڵکو توانێت ڕوبەڕووبوونەوەی هاوسەرەکەشی هەیە. هەوڵەکە هەموو پێکەنی. دووبارەوتی سەردانی ئەو خانمە چەند بارە بوویەوە ناوبەناو بە هەمان شێوە بانقەس زۆر دەمایەوە لە ماڵمان. لاگەڕانەوەیدا بۆ کۆشکەکەی هەوڵی دەدا بەناو شەڵکەکەدا نەڕوات ڕێگەیەکی دیکە بگرێتە بەر بگەێنێتە شوورەی دەرەوەی، بەڵام سوور بوو لەسەرەوەی لا دەرگایەکی لاوەکیەوە بچێتە ناو کۆشک. کاتێک نزیک دەبوویەوە لا دەرگاکە داوای لە من و دایکم دەکرد چاوەڕێی بین هەتا بەردەرگا لە تێک پیرەمێردێکدا دەکرد چاوەڕوانی دەکرد.
پاشەوەی بەدەست ئاماژەی دەکریان هەر لەو شوێنەی تێیدا بمێنینەوە بۆی لەگەڵێ بچینە نزیک شوورەکە یان دەیوت بڕۆین. پاشان هەموو شتێکمان لێوەزانی لا ڕووداما. پاشەوەی زانی ئێمە چەند لە ڕوودا دەمێنین لە ئەنجامی لێبوردن خواستن لێکە کێڵگەکەمان چرەی تێدا نەماوە پێشکەشی بکەین، چونکە کۆیلەکانی پاشا قەدەغەیان کرد بوو شەوانە بچینە کێڵگەی ترێکا بەشەو کە بووە هۆی نەمانی ترێ. پاشەوەی خەڵکی سەریان تێکرد و نەمان دەتوانی بزانین کێن، چونکە نەمان دەتوانین لیان نزیک ببینەوە بەهۆی ئاگاداری فەرمانی کۆیلەکانی میرەکانەوە و بەهۆی تاریکی شەوەوە. کەوتی هۆی سەرەکی زۆر هاتنی بۆ لامان ئەمەیە. کاتێک ئێمەی سەرسوورمانی لێبەدی کردین وتی ئەوە ئاهەنگی میر و خانمەکانی دیکەیە. پاش پڕبوونی کۆشک لە هەردوو ڕەگەز، پاش مەستبوونیان بڵاوی لێ دەکەن لا دەروی کۆشک بۆ بەرجەستەکردنی گەمەی کەروێشک و پشیلەکێوی. ئەوەش پاش خۆ هەژاردانی ژنان لا پیاوان یان وای نیشان دەدەین. پیاوەکان هەوڵ دەدەن پاشەوەی پشتیان تێدەکەن با چاودێری پیرەمێردێکام ئەرکی پێسپێردراوە بۆ ئەوەی ڕویان تێنەکەن، هەتا لە ماوەیەکی دیاریکراودا خۆیان لێ حەشار دەدەن. پاش ئاماژەیەکی پیرەمێردەکە پیاوان دەکەونە گەڕان با دوایاندا لا شەڵگەکەدا. ئەگەر ئافرەتێک مەبەستی بێت ئەوەی بەدڵی بێت بیدۆزێتەوە بە جۆرێک هەڵسوکەوتی دەکرد بیدۆزێتەوە. ئەگەر ئەوەی لێوەی نزیک بوو لە گەڕان لە دوی مەبەستەکەی بەدڵی نەبوو فسی دەدا وەک پۆڕ کاتێک سەرپێچی و ڕاوکەر دەکات بۆ بەرگری لە خۆی هەڵنافرێت لا بەردەمیدا نەبادا تیرێک یان بەردێکە ڕاستی بکات، تەنانە دەگەر پێی ڕاوکەرەکەشی لەسەر پشتی بکەوێت. ئەوەی ئارەزوی ئەو کەسی لە نزیکی گوزەر دەکات نەبێت ئەم کارەی دەکرد. لە نێو میوەکاندا خۆی حەشار دەدا. منیژن میرەکەوتی حەزم لەو ئاسو جۆرە نەریت و ڕەوشتە نییە بۆەوەی تووشی لە ڕوودامان نەبم. میوانەکانی باوکم تووشی لە ڕوودامان نەبن، پەنام بۆ ئێوە دەبرد. هەر لەبەر ئەوە بوو گەڕانەوە بۆ کۆشک دوا دەخست، هەتا دڵنیا دەبووم لە دەرچوونیان و دەستکردن بە گەورەکەیان. دەگەڕامەوە دەچوومە ژوورەکەی خۆم و دەرگامدا دەخست. ژنمیرەکە پەردەوام بوو لای گێڕانەوەی ڕاستەکەی. هەر ئەمە نەبوو کە بارگیرانم کردبووم بە سەردانەکانم کە لە کارەکانتان دوا دەکەوتن کە زۆرە هەر وەک پاشوە تێکەڵکردنتان زانیم، بەڵکو لە نێو ئەوانەدا پێیان دەوترا پشیلەکێوی میرێکە بوو حەزم لە چۆڕی نەبوو. تەنانەت خۆم لە قسەکردنیشی لا دەدا، دان بەوەشدا دەنێم مەسەر مسلمان لە قسەی ژن میرەکە بە تایبەت پاژەوەی دەڵێت خۆشی دەوێت، چونکە وێنەی میر و ژن میرەکە گیان لە مێشکدا هەبوو، چونکە گوێویستی ڕازی پیرژنان دەبوو. لە مانگی کانونی یەکەم و کانونی دووەمی درێژەدا کە زۆر جار تووتیارەکان کاتیان پێ بەسەر دەبرد. ئەو ڕازانەی باز لە ڕوفاندنی ژن میرێک دەکات یان میرێکی بریندار لە بارودۆخێکی پلانیان جەنگدا سەرم سوورمان لە قسەی ژن میرەکە کە خۆی دوور دەکرد لەمانەوە لە کۆشکدا لە بنەڕەتدا بەهۆی ئەو میرەی خۆشی دەبێت. تەنانەت وتی ئایا دەکرێت خۆشەویستەکەی تەسلیم بە خەڵکی دیکە بکات؟ ئەو میرە دەیزانی چ جۆرە جلوبەرگێکم پۆشیوە، بەڵام کاتێک خۆم حەشار دەدا لە تێکەوانی دیکان نەیدەدۆزیمەوە. هەر کاتێک دەیدی من بانقەزوە دەکەم بەدیم کات پشتگوێ دەخستم و دەچوە لای کەسانی دیکە. پاشوەیە لە یەکێک نزیک دەبەوە وتەی دەشپاند باگوێیدا لە جۆری جموجۆڵەکە دەمزانی شوێنی منی نیشان دەدا بۆی مستەقەڵ کات و بچێت بەلای خەڵکی دیکەوە. کاتێک دێکم پرسیاری لێ دەکردم وتم من نزیک بوونەوەی هەر کەسێک ڕەت دەکەمەوە، لەم بارودۆخە بێزارم، لە هەمان کاتدا بێزارم لە بینینی ئەوەی پێی دەڵێن دەستگیرانم، بێزارم لە نیشتە جێبوونی کۆشکەکان، خواردنی کۆشک، جلوبەرگی کۆشک، پەیوەندی کۆشک، ڕوونکردەوەی مرۆڤ نزیک بکاتەوە لە خۆ و زەوی و مرۆڤ. ڕوونکردە گوند ماڵی ئێوە نزیکتر بوو بۆ من. ئەگەر بۆری هەڵبژاردنم بدرێت لەوانەی بڵێم ئێوە نزیکترن لە دەروونمەوە. کاتێک ئەمەیوت دایەگریان، هەتا دایکم ناوچار بوو پاش دوو دڵیەک بەسەری ماچکات بۆ سوکردنی بارەکەی بۆی پێی بڵێت ئەم میرە پەست و بێنرخ و ترسنۆکە. بەڵام پاشوەی لە تەنیشتی دانیشت پرسیاری کرد ئەی ئەگەریەوە نییە خۆشەویستم ئەوە لە خەیاڵ تەبێت لەبارەی ڕەفتاری میر یان نەدۆزینەوەت ڕێکەوت بێت نەک مەبەستێکی پێشوەختی هەبێت. پاشان دایکم وتی من خوشکی تۆم کچی باش، بێ لە بەرچاوگرتنی ڕاوپێکردنی هەر شتێک هەموو شتێک. چۆن شەرەفی مێ قای لەبەوە کە دەڵێت خۆشم دەوێیت
کە بەشدارتکە لە گەمەیەکی سووکی لەم جۆرە بۆ پیا و شوورەی ژن نییە. ئەم بێنرخە بەم ڕەفتارە بۆ دەواازەی جەهەنەم بۆ تۆ. کاتێک باوکم هاتە ناو باسەکە و هەوڵی گفتوگۆکردنیدا لەسەر ئەم لایەنە بەردەوام بووتی کە ئەوڕقی لە هەموو شتێکە لە ژیانیدا ئەوڕقی لە هەموو شتانەی بۆ ئامادەکراوە. هەڵستوکۆتی لە تەک دەکرێت وەک پەلەوەرێک لە کێڵگەی پیاوێکی پیردا کە مریشکەکانی دەپارێزن نەوەک چەقەڵەگیان ڕێویەک گزەی بۆ بکات. بۆی دەبینین مریشکەکانی دان و ئەو دەدات و هێلکەکانی هەڵدەگرێت با خێوکەریشی بۆ دابین دەکات پاشان دایک و جوڵجەڵەکانی دەپارێزێت. با بێزاریەوە هاواری کرد بووبووین بە پەلەوەری کێڵگا بەڵام با جیاوازیەکی زۆر لە نێوان پاراستنی پیرەمێرد کە بۆ مریشکەکان لە ڕێوی بارودۆخی ئێمە لە کۆشکەکاندا چونکە پیاوانی بەرپرسی لە ئێمە نامان خەنە قوتور لە کۆشکەکاندا چونکە ماترسیانەیە لە ڕێوی بچەقەڵ بەڵکو بۆ ئەوەیە دوورمانخەنەوە لەگەل بۆەوەی کاریگەری چەمکی گەلانمان لەسەر نەبێت با تێکەڵاوبوون با بیانی و پاراستنی دابوونەریتی کۆشک و پاشۆمیرەکان. بۆی ژیانیەوم خۆشویست بەدیم کرد نزیکترە لە دڵ و دەڕوونمەوە بەڵکو خودی دڵ و دەڕوونمە مەبەستم بوو بژیم بۆ پیا و کوش دەتوانێت بڵێت دەژێت بەبێەوەی بۆنی زەوی بکات. بۆنی مرۆڤی ڕاستەقینە وەک خۆی خواردنی خۆی بەدەستی خۆی دروستکات جلوبەرگی خۆی لەبەر بکات خۆی بشوات بەبێ چاودێر یان هەر کارێک ژیانی کۆشکەکان پڕە لەگەڵ تەجاری و قەڵبی هەموو ڕۆنگ و شێوەکان هەوای پیس و پەنگ خوارد و لە نێو دیوارە پانەکاندا بەڵکو تەنانەت و ئاژەڵانە دەست بەسەرن لەناو بەخچەکاندا جیاوازە لەو ئاژەڵانی ئازاتن و هەز بە جوانی سروش دەکەن. پێت وایە جەنابی شانزڕەش قەرەنە حەز وتەکەی ڕاستەکی ئەو دەرەبەکە گەورەیە کرد کە پێشتر قسەی کرد سیستمێکی لەم جۆرە شایانی ئەوەیە ببێتە سیستەمی ئەم گەلە؟ کاتێک پێیوت بەڵێ چونکە خەڵکانی ئەبرومەندی تێدایە بەڵگەشە و ژنمیرەیەکە سەردانی دەکردن کە ئاماژەت پێکرد. وتی بەڵێ لەسەر ئاستی کەسێتی مناڵم هەر سیستەمێکی پاشایەتی هیچ خەڵکی ئەبرومەندی تێدانە بەڵام دەڵێم هیچ ڕۆڵەیەکی کوێنیە لە پاراستنی خەڵکەکەیدا هەر لە سەرەتی ئەوانەی لا کۆشکی یەکەمی پاشادا هەتا دوا زنجیری پێش خزمەتەکان پێویستەوەش بڵێن هیچ ڕۆڵێکی نییە لە خۆڕسکی پێکاتەکەی لە پاراستن و بەرگری لەگەل. ئەگەر لێبەدەرێک هەبوو ئەو لێبەدەری خۆیەتی هەروەکە و ژنمیرە ئاماژەت پێکرد لە نێو سەدان میر و ژنمیردا ئایا دەکرێت یاسا و دەسەڵاتی ناون لەسەر بنەمای لێبەدەردا ڕێژین یان ڕێسەر زۆرینەی خەڵک بکەینە بناغی هەر یاسایەک یان هەڵێنچان ئایا ڕاستە گەل بخینە بەردەم نادیارێک جێ باوکی بگرێتەوە لە دەسەڵات تەنانەت ئەگەر باشیش بێت کاتێک دەبێتە خاوەن دەسەڵاتە ئەم پاشایەمان یان هی دیکەت پێ باشە. وتی ئەوەی دەمانەوێت گەل شوورەی نیشتیمان بێت وەکیلی نیشتیمان بە دەستێکی دڵسۆز بێت لەگەلەوە ناسراو بێت گەل توانای هەڵبژاردننی زنجیرەکەی هەبێت بەپێی مەرجی بابەتی لەسەر هەر کەسێک بەرجەستە بێت دوور لە کاریگەری پارە و پیاماقوڵی کۆمەڵایەتی و عەشایەری هەموو لەسەر ڕێڕەوی خۆی کە بۆ ماوەتەوە بەرەماکەی توانای خۆی بێت لە گونجاندنی تێبەدمەندیەکان بۆ پلەوستایش و بابەتەکان هەرێک لەسەر بنەمای گۆڕەپانی خۆی جۆریەرکەکانی پاشان جەنابی فیوداڵ حەز دەکەیت مانگەکەت لە گەیەک کەڵ دەکەیت لە جۆرێک بێت بە شیری زۆر و لاشەی گەورە ناسراو بێت یان لە گەیەک تێبەدمەندیەکانی نەزانراو بێت. لێرەدا فیوداڵەکە پرسیاری کردوتی مەبەستت لەمە چییە؟ ئەگەر نازانی مەبەستم چییە ئەی بە چ مافێک خاوەنیم هەموو کێڵگەیت کە خەڵکانی دیکە وەک کۆی لە کاری تێدا دەکەن بۆ کاو مانگا بەشێک نین لە ژیانی جوتیاران هەروەک شانژن و پاشا بەشێکن لە ژیانی ئەو ڕژێمە پاشایەتی دەتەوێت بەردەوام بێت. پاشاکانمان لەم کۆشکەدا خاڵۆکانیان ناناسین جەنابی دەرەبەک بگرە جاروبار تەنانەت مامەکانیشان ناناسین هەروەک خاڵۆکانی تۆ ناناسین لەکەنی زەرجوەکەی بە دیاری درایە باوکەت. دەرەبەگەکەوتی ئەی کوچی باش گرنگە خاڵوانم بناسیت. زەهرای نوێنەری بەرگریکاران وەڵامی دایەوە ڕاستە من کچی خەڵکم بەڵام کچی کەسێکی دیارم ڕەگەز و ستێیشی دیارە واتە کچی مرۆڤێکم لەم گەلە بەڵام من بۆ زیاتر پێناسەکردن کچی فڵانم باپیرم فڵانە باپیری باوکم فڵانە باپیری باپیرم فڵانە خاڵم فڵانە باوکم فڵانە باپیری فڵانە فڵان فڵان و فڵان و فڵان هەر پێت دەڵێم هەتا هەناسەم لێ دەبڕێت لە هەوڵدانی
ناوی باو باپیر و خاڵ و مامەکانم لە چەکدا بەردەوام دەبم هەتا 50هەمین پشت، بەڵام تۆ دەتوانێت هەتا 3 پشت ناوی باو باپیرە و مامەکانت هەڵدەیتەوە. بۆ ئەمە لە دەسەڵاتدا گرنگە؟ بەڵێ ئەمە گرنگە چونکە بەریداری باشە و بەریداری خراپە و ئەوەی مام و خاڵوانی خۆی ناناسێت لای گرنگ نییە خەڵکانی دیکەی مام و خاڵوانی خۆیان بناسن. دەمی خورجەکە کرایەوە لەوانەیە بەیانی دزە بکات بۆ دەسەڵاتداری گەل و نەتەوەکەمان. ئەو کاتێ جۆری ڕژەمەکە دەبێتە پردی سەرشۆڕی و سوکایەتی لەبڕیەوەی ببێتە پردی سەربەرزی و شووری ئەمینی نیشتیمان. کاتێک کەسێکی شەو حکمی بکات و تایبەتمەندی ئەمینی هەبێت، پاشان پرسیارێک هەیە ئایا کوڕی خاوەن مڵکێکی گەورە ئازاترە لە گۆڕەپان و جەنگدا یان کوڕە هەژارێک کە خاوەنی مڵکی یەکەمە؟ ئەمە چی دەبەخشێ؟ ئەمە زۆر دەبەخشێ لە ڕێزبەندی ئەنجامەکانی پێیوەست بە دیالۆکەکەمان. فیوداڵەکەوتی کارەکە پشت بە ئامادەکاریەوە دەبەستێت، ئامادەکردنی باوک بۆ کوڕەکەی. ئافرەتەکەوتی بەڵێ ئامادەکاری و دەوروبەر. فیوداڵەکەوتی بەڵێ دەوروبەر. ئافرەتەکە پێیوت ئایا کوڕەکە ئامادە کردو ببێتە سەربازێکی وەک پێویست یان وەگەوەی پێویستەوتی بەڵکو جوتیارەکانی کۆلگەکەم ئامادە کردووە، ئەوانە ژمارەیان لە کوڕەکەم زیاتر ببنە جۆنگاوەری باش، پاسەوانی کۆلگەکە بن لەوانەیە سوپاسودیان لێوەرگرێت. ئامادەت نەکردوون بۆ سوپا بن، بەڵکو ئازار و مێنەتیەکانیان ئامادەی کردوون پەیوەستیان بەو واتانەوە کە لەسەرە و بنەمایە خۆیان دڵ و دەروونیان و جەستیان بنیات دەنێن، کەواتە ژیانی خۆشی ماڵەکەی تۆ و کوڕەکانت ئامادە ناکات ببنە جەنگاوەری باش لە ڕێزی سوپادا. خۆشگوزەرانی هەلیتا میزانینی ژیانی بۆ نەرخساندوون، دایکیان لەسەر واتەی نیشتیمان پەروەری و نەتەوەیی وڵاتەکەمان و نەتەوەکەمان ڕای نەهێناون. بێگومان دیانی مناڵەکانت بیانیە، هەروەک مامۆستای مناڵەکانت بیانین مناڵەکانت فێری نووسینی خوێندنەوە دەکەیت. لە بڕۆی بچنە کۆشکی پاشا و میرەکان، لێرەیان ئەوانەی وڵاتەکانیان لێمانەوە نزیکە. هەموو ئەمانە بەگرا زیاتریش لە کۆشکی پاشاکاندا هەیە، بۆیە توانەی فەرماندەی سوپاکانیان نییە بۆی جەنگی بەرگری لە ڕەوشتی باش بکەن و پێمان وانە هیچ هیمەتێک لە مێشکیاندا هەبێت باش دوورن لێمانەوە، دوورن لەخوا. ئەو ژینمیری ئاماژەت پێکرد ئێستا لە ماڵی ئێمەدایە، پاشەوەی پەنای بۆ هێنین ئێمە پارێزگاری لێ دەکەین لە چەک ئێمە دەژیت، وەک خۆشکی گەورە سێری دەکەین بۆ ئەوەی تۆ هاوشێوەکانت نەڵێن گەل یان ڕەشوڕوتەکان، هەروەک ئێوە دەڵێن بێوەفان. پاشان بە سەروەتەکەتان کە هیچ ڕۆژێکی باش و تێدا نەهێشتون زۆر لە ئێمە بەرزتر بن. ئەگەر مەبەستت بێ ژنانی بەرگریکەر قایلکەی دەمەی بە سوکایەتی پێکردنەوە بوت بە مانەوەی پاشایەتی، مانەوەی ئەو چێڵگێت کە تۆ باوکت دزیکتان لە زەوی گەل جلو بەرگەکرانەکانی ژنەکانت بەشێک لە زێر و زیوەکانیان دابش کە بەسەرماندا بۆ قایلکردنمان پێم وایە بەتوانێت ئەنجامدانی بەشێکی هەیە. لەوانەیە هەندێکمان بە بۆچوونەکەت قایلکەیت، بەڵام ئەگەرەوەی پاشا و میرەکان هیانە دابشکێت و ئەو داراییە حرامی بازرگانەکان ئەوەی هەتانە بەسەرگەل ئەوە دەبێتە پاڵێوراوەکەمان بۆ دەسەڵات. ئێمەش دەبینە بازنەی مەچەک بەرگر و پشتیوان تین، بەڵام ئایا خۆزگە خواستن لە ڕێلادەر باش دەکات یان کار و بڕیار یەکلاکەرەوە کات دوودڵی و سازش قوبوڵ ناکات. دەنگی چۆپڵا هۆڵەکەی هێشاند با دوایدا دووشمدانی بژێگەل، هەر ژنێکی بە شەرەف سوپا هەموو سوارچاکێک نەعلەت ناردن بۆ هەموو چاوچنۆک پیسێک لە سەر حیسابی گەل. لە کاتێکدا لەسەر ئەم بارودۆخە بوون لە هۆڵەکەدا یەکێک هاتوو چپاندی بەگوێی سەرۆکی کۆنگرا. پاشا لە کۆشکەکەی خۆی دامەرد. ئەم هەواڵەش ڕاستە و گەورەی فەرمانبەرانی کۆشک ڕایگەیاندووە. سەرۆکی کۆنگرەکە هەواڵەکەی بە ئامادەبووان ڕاگەیاندوتی هەموو بۆ لای خوا دەگەڕێنەوە. خوا چارەسەری کرد کە خاوەن توانایە بەسەر هەموو شتێکەوە. چارەسەری وەی هێشتا ئێمە چارەسەرمان نەکردووە. خوای گەورە بەتوانە و دادپەروەرە مردن. ڕاستە، ڕاستی ڕاستە. پێویستە جواناسی ئەوەی پاشای وڵاتەکەمان بوو بەڕێ بکەین بۆ دوا مانزڵگەی بۆ ڕێزلێنان لە وڵاتەکەمان بە پلەی یەکەم. چاسپاندنی نەریتێک خوا پێی خۆشە. خەڵکی لاسەر یانە ملکەج بین. پاشان دەگەڕێنەوە بۆ گفتوگۆ لاسەر کارەکانمان. باسەر لە نوێ دەست پێ بکەین بە گیان و هیمەتێکی نوێوە. ئەوەی مردووە خوای لێ خۆش بێت. سەروەری بۆ شەهیدەکانمان، بژی زەبیبە، بژی گەل
بژی سوپا. گوێگرانی خۆشەویست، بەم شێوەش هاتینە کۆتایی ڕۆمانی زەبیبە و پاشا لە نووسینی سەدام حوسێن، وەرگێڕانی ساڵح نەقشبەندی. ژمارەی لاپەڕەکانی ئەم ڕۆمانە 265 لاپەڕەیە. با هیوای سوودێکی باش بۆ هەموو لایەکتان.